بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانیازی سڵاوی خواتان لەبێت هیواخوازی کە تەندروستێکی باشتان هەبێت. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژداهاتین و خزمەتان بۆ هیوایی کە سەرجەم بڕگە و باوەتەکانی ئەمڕۆژمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ لە خزمەتانن بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ کە کۆمەڵێک بڕگەوابەتمان بۆ ئامادە کردووە بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمی بەرنمەکەمان قسەکردە لەسەرەوەی کە چۆن سوود لە کاتەکانمان وەربگرین یاخۆت چۆن کات بەفی ڕۆ دەچێت. بە تایبەتی پێویستە ئەمە بکرێتە پەروەردەیەک لەوەی کە چۆن سوود لە کاتەکان وەرگرین لە ئێستەوە فێری منداڵەکانمان بکەین بۆی کە بزانن بە تایبەتی لەم ڕۆیاکە کاتێکی زۆر بەهۆی یاریە ئەلکترۆنیەکان و مۆبایلە زیرەکەکان بەفی ڕۆ دەچێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە تەنها لە منداڵانیە لە گەورە و لە بچووکەکانە کاتێکی زۆر بەفی ڕۆ دەچێت بۆی کە لە ئێستەوە بەرنامە ڕێژی بکرێ یاخود ببێتە بنەمایەکی پەروەردە بۆ منداڵەکان. وڵای بینەرانی عزیز لە تەوەری دومیشماندا باس لە نەخۆشیێکی منداڵان دەکەینەوەیش کەشکەی منداڵان ئەمزانین هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیەوە لە چیوە سەردەڵدات و چارەسەرەکانی چین وە لە کاتێکدا کە منداڵێک تووشی ئەو نەخۆشیە بێت چۆن بتوانین چارەسەری بۆ بکردنەوە لەگەڵ دەستنیشانکردنی نەخۆشیەکەدا قسە و باز دەکەین. وەروەها کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون. دەستپێک دەچینە لای بڕگی کەش و هاوزانین ئەمڕۆ پلەکانی گەرمان چ گۆڕانکارێکی بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین.
بینەرانی عزیز دیارە تەوەریەکەمان قسەکردن لەسەرەوەی کە چۆن کات بە فیڕۆ نەدەین. میوانێکی تایبەتمان لاولێرەوە ئامادە دەبێت کە قسە لەسەرم پرسە دەکەین بە تایبەتی لە ئێستادا کە زۆرترین کاتەکانمان گەورە و بچووک بە مۆبایلی زیرەک وە بە تایبەتی بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەفەوتێنین. بۆیە قسە لەم بابەتەیە قسە لەسەرەوە دەکەین ئایا چۆن سوود لە کات وەربگرین، چۆن ئەمە بکەینە بنەمایەکی پەروەردەی بۆ منداڵەکانمان کە بە تایبەتی ئێستا زیاتر لە گەورەکان منداڵەکان ئالوودەی یاری ئەلکترۆنیەکان و بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکانیش دەبن بەرەبەرە بۆیە ببێتە بنەمایەکی پەروەردەی بۆی کە سوود لە کاتەکانیان وەرگرن. میوانێکی تایبەتمان لاولێرەوە ئامادەیە کەویش بەڕێز مامۆستا خدر خەتێب ئانخوازی ئیسلامیە. دیارە تاوکاتی میوانەکەمان ئامادە دەبێت دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە ڕاهێنەرێکی وەرزشی لە بریەوەی کە کاتەکان کە زیاتر منداڵەکان یا یاریزانەکانی کات بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بکوژن نامیلکە یا کتێبێکی وەرزشی بۆ ئامادەکردون دەوێت زیاتر گرنگی بە کاتی بە کتێب بدەن و بە تایبەتی بە کتێبە وەرزشیەکانیش لەوەی کە باشترە لەوەی کە گرنگی بە یاری ئەلکترۆنیەکان یا خۆت تۆڕە کۆمەڵایەتەکان و مۆبایلی زیرەک بدن. با پێکەوە بینێری و راپۆرتە بین کە پامێرمە نەردەڵان محەممەد بۆی ئامادە کردوین. بۆ دوورکەوتنەوە لە بەکارهێنانی یاریە ئەلکترۆنیەکان ڕاهێنەرێک لە شاری سلێمانی کتێب دەکاتە هاوڕێی یاریزانەکانی. لە شاری سلێمانی ڕاهێنەرێک لە فێرگەکەی هەستا بە ئەنجامدانی پرۆژەیەک بۆ دوورکەوتنەوە یاریزانە منداڵەکانی لە یاریە ئەلکترۆنیەکان و بوون بە هاوڕێی کتێب. پرۆژەکەش لەلایەن دایک و باوکی یاریزانەکانەوە پێشوازێکی باشی لێکراو. ڕاهێنەرەکەش باز لە دوو سوودی پرۆژەکەی دەکات. کۆمەڵێکی زۆر لە دایک و باوکان کاتێک مناڵەکانیان نێرە گلەی ئەوە لە مناڵەکانیانەکەن کە مناڵەکانیان یاری ئەلکترۆنیەکان زۆر بەکارێنن. لێرە ئەو قسانی کە لێرە ئەکرێ ئەم مناڵانە زۆر جێمان لێگرن لەبەرەوەی ئێرە ئەو شوێنەیە کە شوێنی خۆشی خۆیان و متعی لێبینن. بیرم کردەوە کە چ شتێک لێرە زۆر باشە وەلو ئێمە تقریبنەوە زیاد بۆ 4 ساڵە چێ وەکو فێرگەی پێشمەرگەی سلێمانی کە لێرە ئیشەکەم ئێمە زیاتر ئیشمان بێجگە لە لایەنە ئەو شتا ئەو ئیشانی کە بە تۆ بکرێ ئیشمان لەسەر لایانی گەشەپێدانی ئەم گەنجانە لە ڕووی بەرزبوون و ئاسی توانای سەقافی و لایەنەکانی کەش کردووە. بۆ بیرم کردەوە چ شتێک باشە بۆی کە لە ئایپاد بە دوور بن بە دیلی ئایپاد من کتێبم بە باشزانی کە ئەمەش دوو سوودی هەیە. یەکەمیان ئەم مناڵانە بۆ تەندروستیان باشە چونکە خۆ دەزانی یاری ئەلکترۆنیەکانە بێتە هۆی دابەزینی ئاستی چاویان یاریزانێکی تەندروستیش پێویستە چاوێکی باشی هەبێ. دووەمی خاڵیش ئەوەی سوودی لێبینێ کتێب دایم هاوڕێ و سەقافەتێکی تایبەت دەبەخشە بە هەموو کەسێ لە هەر ئاست و شوێنەکە بێ. منداڵە بەشداربووەکانیش باز لەوە دەکەن کە سوودێکی زۆریان لەم پرۆژەیە بینیوە و لە ڕووی تەندروستیشەوە بە هەمان شێوە سوودی هەبووە بۆیان. داواش لە منداڵانی هاوڕێیان دەکەن کە دوورکەونەوە لە یاریە ئەلکترۆنیەکان و ببنە هاوڕێی کتێب. هیوادارم مناڵەکانی کە گوێم لێ بگرن داوام لە مناڵانێک کە دوورکەونەوە لە یاری ئەلکترۆنیات و بێن هەروکو من بێنە فێرگەیەکی وەرزشی و یاریەکی کە بۆ خۆم بدۆزنەوە. بەڵێ بە حتمان زۆریشم بینیوە. سوودی زۆرم بینیوە لەو کتێبە. وەڵایەکەم شت چاوە بۆ چاوت و دووەم شت یعنی لەگەڵ خوێندنە دوورەکەویتەوە. باوکی منداڵە بەشداربووەکانیش نایشارنەوە ئەم پرۆژەیە لە چەندین ڕووەوە گرنگە چونکە تۆ شتێک لە منداڵەکەت قەدەغە دەکەیت دەبێت بەدیلێکت هەبێت بۆ منداڵەکەت. چەند پێویستیشە لە ڕووی جەستەیەوە منداڵەکەت بەهێز بێت دەبێت لە ڕووی ڕۆشنبیریشەوە بە هەمان شێوە گرنگی بە منداڵەکەت بدەیت. وەڵا ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە بەڕاستی چونکە ئەم مناڵانە چەندێک لە ڕووی جەستەیەوە پێویستە پێ بگەێنرێن و پێویستە ئیشیان لەسەر بکرێت. بەڕاستی پێویستە لە ڕووی فکری و لە ڕووی معنەویشەوە کاریان لەسەر بکرێتەوە پێویستە لەو بوارەشە پێش بخرێن و گرنگیان پێ بدرێت. بەڕاستی تۆ کاتێکە شتێک دوور ئەخەیتەوە یان شتێکی لێ مەنەعەکەی پێویستە بەدیلێک هەبێ بۆ ئەوە. بەڕاستی ئێستا ئەم پرۆژەی فێرگەی لاوانی پێشمەرگە بەڕاستی پرۆژێکی ناوازەیە لەبەرەوەی بەدیلی ئەو یاری ئەلکترۆنیانە کتێب خوێندنەوە و ڕاکێشانیانە بەلای کتێبدا ئەمە خاڵێکی زۆر گرنگە و لە فیستیڤالەکەش سەرپەرشتیارەکەیان باسی ئەوەی کرد کە کتێب باشترین هاوڕێ و ئەو تەشجیعاتانەی کە
ئەو منداڵانە وەری ئەگرن لە سەرپەرشتیارەکانیان زۆر لەوە گرنگترەوە زۆر باشتر ئەگا بە منداڵەکە هەتا ئەوەی کە دایک و باوک ڕۆژانە دووبارەی ئەکاتەوە بۆی وە ڕۆژانە ئەو پەیامانەی پێ ئەدات کاتێکە ڕاهێنەرەکەی پێ ئەڵێ کتێب ئەم گرنگی هەیە یان لایەنی معنەوی و ڕۆحی ئەم گرنگی هەیە بەڕاستی ئەو مناڵە باشتر بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی کە بەم شێوەیە ڕاهێنەرێک جگەلەکاری ڕاهێنەرایەتی بیر لەوەش بکاتەوە کە منداڵان لە ڕووی تەندروستی و زیانەکانی یاریە ئەلیکترۆنیەکان دوورکەونەوە باوکو دایکی یاری زانەکانیش نایشارنەوە ئەوەندەی منداڵەکان کاریگەری ڕاهێنەرەکان لەسرە ئەوەندە کاریگەری دایک و باوکیان لەسەر نییە. ئەردەڵا محەممەد تایبەت با پەیامی ڕۆژ سلەیمانی. کات بریتە لە ژیان یەکێکە لەو خەڵاتانەی کە خی گەورە بە مرۆڤەکانی بەخشیەوە لەبەر گرنگەکەی چەندین جار خی گەورە لە قوڕانی پیرۆزدا سوێندی لەسەر دەخوات. ئەمە لەم تۆرێماندا باز لە گرنگی کات دەکەین و بزانین چی بکەین بۆی کە کاتەکانمان بە فیڕۆ نەچێت. بۆ قسەکردن لەسەرم بابەتە مامۆستا خدر خەتێ بانخوازی ئیسلامی لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. مامۆستا سڵای خوارد لێ بێت چۆن وا بکەین کە کاتەکانمان بە فیڕۆ نەچێت و گرنگی بە کاتەکانمان بدەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه خواهی گەورە پاداشتی ئێوەش بداتەوە بۆ سازکردن و ڕێخستنی ئەم بەرنامە ڕێکوپێکە کە بەڕاستی یەکێ لە شتا گرنگ و مهمەکان لە ژیانی ئینسانیدا کاتە. هەر بۆیە ئەگەر ڕێز لە کات نەگیرابایە نەدەتواندرا ئەم تەلەڤیزیۆنەش هەبێ و نەدەتواندرا ئەو بەرنامێش هەبێ کە بریتە لە سوود و قازانج گەیاندن بە کۆمەلگای خۆمان و تەواوی ئەو کەسانێکەوە گوێ لە حەق و ڕاستی دەگرن دەیانەوێ شت فێر بن. هەر وەکو جەنابتان خی گەورە پاداشتان بداتەوە لە سەرەتادا باسی گرنگی کاتتان کرد. خی پەروەردیگار سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆزدا سوێند بە کات دەخوا. زازانایان و مفەسیرینی قورئان دەفەرمون هەر کاتێک خی گەورە سوبحانەهو وتەعالە سوێندی بە شتێک خوارد سرنج تیمام و گرنگی زۆری پێ بدرێ بۆیە خی پەروەردیگار سوێندی پێدەخوا. ئەگەر تەماشاکەین خی گەورە دەفەرمێ وەلعەسر واتە سوێند بە کات. چۆن سوێن بە کات؟ بزانە چی لێ دوو کاتەکەی دادێ ئەوە گرنگە. فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر سوێند بە کات و سەرجەم مرۆڤایەتی لە زەرەرمەندیدایە لە کات. چۆن سوێند بە کات و خەرچی زەرەر دەکا لە کات. ئەنجا کۆمەڵێک جیا ئەکاتەوە ئەفەرمێ إلا الذين آمنوا بەڵام ئەوانە زەرەر ناکەن لە کات ئەوانەی باوەڕدارن تەنها باوەڕداریش نا وعملوا دەبی ئیشیش بکەن هەموو ئیشێکیش نا ئەری چی ئیشێک وعملوا الصالحات دەبی کردەوەیەک بکەن کردەوەکەش چاک و باش بی عیبادەت و خواپەرستی بی و سوود و قازانج بگەینە کۆمەلگا و مجتەمع و هەروە خۆش سوود و قازانج لە کاتەکە ببینی. إلا الذين آمنوا وعملوا الصالحات تەماشاکە ئەوجا ئەفەرمێ وتواصوا بالحق ئەو کاتە سوود لە کاتەکە وەردەگری کە ئامۆژگاری و وەسیەتی خەڵک بکەی بە حەق. وتواصوا بالحق وتواصوا بالصبر و هەروە ئامۆژگاری خەرچیش بکەی بە سەبر و ئارامگرتن. ئەگەر ئێمە لەو سوورەتە مبارەکە و پیرۆزە ورد بینەوە خی گەورە سوێند بە کاتەکە دەخوا. دوای ئەفەرمێ خەرک لە زەرەرمەندیدایە ئیلا ئەوانەی باوەڕدارن و کردەوە دەکەن و بیکردەوەکەش چاک بی و هەروە دەبی وەسیەتیش بە حەق بکەی خەرک لەسەر ڕێگای حەق بی. هەر کاتێک تۆ باوەڕدار بووی و کردەوەی چاکیشت ئەنجامدا وەسیەتی خەرچی کرد بە حەق و لەسەر حەقیشدا بووی دژی زوڵم و زۆرداری بووی هەوڵتدا دادپەروەری بچەسپێنی لەسەر زەویدا ئیلا ناخۆشی و ناڕحەتیت بۆ دێتە پێش. بۆیە خی گەورە لە ئاخیرێکە ئەفەرمی وتەواصوا بالصبر دەبی سەبر بگی لە بەرامبەر ئەو ناڕحەتیانەدا. بۆیە هاوڵانی پێغەمبەر خوا لەیان ڕازی بی دەرێ کاتێک دەگەیشتنێکدی لەبەر گرنگی ئەم سوورەتە لەبەر گرنگی کات تەوقییان لەگەر یەک دەکرد دەستیان ناودەستی یەکتر دادەنا ئەو سوورەتیان بەسەر یەکدیدا دەخوێندەوە. و پێشەوا شافعی ڕەحمەتی خوای لێبی کە سەرمەزهەبی ئێمەیە سەرمەزهەبی مذهبێکی گەورە و بەرفرەوانە لە جیهاندا دەفەرمێتن شافعی دەفەرمی
ئەگەر خوای گەورە لە قورئانی پیرۆزدا هیچ سوورەتێکی دانە بەزانبایە و هیچ ئاەتێکی نەناربایە خوارێ ئللا سوورەتی عەسری ناربا خوارێ لە کەفەتکم بەسییان بوو لۆ سورکە ڕێزیان لە کار گرتووە و تەماشای ئاەتەکانی دیکەش بکەین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا مرۆڤەکان دەبەستیتەوە بەسی مرۆڤەکان دەبەستیتەوە بە کاتەوە دەفەرمێ چێ دەفەرمێ وەلفەجر لۆ دەرێ فەجر والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر خوای پەروەردیگار سوێن بە بەرەبەیان دەخوا سوێن بە کازیوە دەخوا لە کاتێکدا کە مرۆڤەکان دەنون دوایێ بە خەبەر دێن کەنجی لە بەرەبەیاندا چکە شەوێکت بەڕێ کردووە کاتێکت بەڕێ کردووە هەتاوەکو ئەگەر کەم و کوڕی و نەقوستانیت لە شەوەکەی ڕابردوو هەبی لە ڕۆژەکانی ڕابردوو هەبی دەبی بەو ڕۆژەی کەدا دێ قەرەبووی بکەیەوە ئەفەرمی وەلفەجر ئەلەوێدا هەرستی نوێژ ئەەکەی جارێکی دیکە ڕۆژێکی نوێ دەست پێ دەکەی سوود و قازانج لە کاتەکە وەردەگری تۆزێکی کە ئەو نوێژت کرد کە ئەو هاتیە ناو ڕۆژێکی نوێ یان ئەوە تەیە دەسی کار و کەسابەت دەکەی یان ئەوە تەیە دەخەویەوە یان ئەوە تێ لە عیبارەت و خواپەرسی دابی بۆیە ماوەیەکی دیکە پێدەسی کاتێک دادێ کاتی چێشتەنگاو دادێ بۆیە خوای پەروەردیگار سوێن بە کاتی چێشتەنگاویش دەخوا چەند سەعاتێک کە تو دابڕاوی لە هەندێک شت جاخوای گەورە ئەفەرمێ والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى سوێن بە چێشتەنگاو هەستە وا ڕۆژ هەراتووە دوورکە ئاسوونەتی چێشتەنگاو بکە جارێکی کە وعد و بەڵێن لەگە خوای پەروەردیگار سوبحانەهو وتەعالا نوێ بکەوە دەست بە کار و کاسبی و عملی سالح و کردەوەی چاک و خزمەتکردنی خاک و نیشتیمان و وڵاتەکەت بکە و هەروەها ماوەیەکی دیکە پێدەسی دەکەویە ناو ئیش دەکەویە ناو کەسابەت دەکەویە ناو هەر کارێک تۆ ئەنجامی ئەدەی ئەوجا ڕۆژ تەجەلا دەکا خوای گەورە ئەفەرمێ والنەهاری ئیذا تەجەلا سوێند بە ڕۆژ کاتێ ئەو ڕۆژە دنیا هەموو ڕووناک دەکاتەوە دەبی سوود و قازانج لەو ڕۆژەوەگری کە کاتی نوێژی نیوڕاندا دێ دیسان نوێژەکەت دەکەیەوە وعد و بەڵێن لەگە خوای پەروەردیگار دووبارە نوێ دەکەیەوە بەڵێ مامۆستا بۆچی لە بەڵێ بۆچی زۆرێک لە مرۆڤەکان هەست بە گرنگی کات ناکەن یاخود بۆچی کاتەکانیان بە فیرۆ دەدەنەوە هۆکارەکەی چیان نەبوونی پلانێکی جێگیرە بۆی کە بتوان کاتەکانیان دابش بکەن بەوەی کە بتوان سوود لەو کاتی کە لە بەردەمیاندایە وەربگرن خۆی هەر کەسێک ئەگەر تەماشای تاریخ و مێژوو بکەیت هەر کەسێک قەدر و قیمەتی وەقتی زانیوە ئللا بوویتە کەسێکی کاریزما ئللا ئەکە ئەو دنیای بەزێشتووە شوێن پەنجەی خۆی شوێن پەنجەکەی دیارە لە ناو کۆمەلگا و مجتەماع تەماشاکەی بڕۆت پێشەوا شافعی ئەحمەدی کوڕی حەنبەڵ ئەبوو حەنیفە بڕۆ تەماشاکە ئەو هەموو یعنی پێشەوایانە دەبینی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی شێخ عەبدولقادری گەیلانی چونکە چییە گرنگی کاتیان زانیوە تەماشاکە ئەوانە خەڵک هەیە بە ملیۆنەها خەڵک مردووە کەس باسییان ناکە بەڵام ئەوانە چکە گرنگی کاتیان زانیوە تەماشاکە چەند لە تاریخ و مێژوودا شوێن پەنجەیان بەزێشتووە چەند ئیسفادیان لە کاتەکان کردووە بەڵێ هەر کەسێک ڕێز لە کات بگریت تەماشاکە بوویتە ئەسحابی شەهادا بوویتە سەرکردا بوویتە قائید بوویتە پێشەوە یعنی ئیلا شەرنی ئیلا کابرا شەهادەی دەبی تەماشاکە وەستایەک دەبینی کاشەکی چەند جوان لێ دەدا دیوارێکی چەند جوان لێ دەکا چونکە ڕێزی لە کاتەکە گرتووە خۆی فیرە پیشەیە کردووە خۆی فیرە میهنەیە کردووە بڕۆ تەماشاکەن ئەو کەسانێکەوە ڕێزیان لە کات گرتووە و هاوا پلانیان هەبوو بۆ کاتەکانی خۆیان دابش کردووە دەبینی هەموو کەسانی نازیع و سەرکەوتوو بووینە ئەوانی لەو دوکان لە ئەو دوکان لەو کۆڵانی بۆ ئەو لە کۆڵان لەو ماری بۆ ئەو ماڵی نەبوونە هیچ ژیانی خۆیاندا هیچ شتێک بەدەست ناینن چونکە ڕێزیان لە کات نەگرتووە ئەگەر کاتتان هەبی من نمونەیەکتان بۆ نەچێڕمەوە دوای شەڕە لە خزمەت پرسیارەکانی بەڕێستاندا دەبم لە یەک کتێبەکەیە بە ناوی سۆمای دیدا کتێبێکی زۆر چاک و باشە زۆر بابەتی تێدایە یەکێ لەو شتە خۆشانەی کەوا تێیدایە دەرێ لە زمانی خۆیدا کەوا پێشان مەجلیسە بوو مەجلیسی خەلیفە تەلەڤیزیۆن و رادیۆ شتان نەبوو خەرت دەچوو لەوێن دەرێ هونەرەکانی خۆی نمایش دەکرد دەرێ کابرایەک هاتە مەجلیسی خەلیفەی گوتی ئەی خەلیفە من فێرە هونەرێکی زۆر عەجیب بوویمە دەمەوێت لە مەجلیسی جەنابەت نمایش بکەم خەلیفەش گوتی فەرموو ئەو هونەرەی کە فێری بووی نمایشی بکە دەرێت دەرزێکی پێ بوو دەرزێکی هاویشت
لە دیواری قەیم کرد کە زۆر گرنگ و میهمە ئینسان بتوانانی ئەو دەرزێ باریکە وردا باوەی لە دیوارەکە قەیم بکەی دەرێت دەرزێکی دیکە هینا هاویشتی لە کونی ئەو دەرزەیدا هەتا 30 دەرزی لە دوو یەک دەڕێز کرد بۆیە خەلیفە پێی زۆر عەجایب بوو ئەو هونەرەی نمایش کرد گوتیە دار و دەستەکەی خۆی بڕۆن بیبەن 100 درهەمی بدەنێ و 100 داریشی لێ بدەن کابرا گوتی ئەی خەلیفە باشە لە بەرسی 100 دارم لێ بدەن و لە بەرسی 100 درهەمە بدەنێ تێناگەم سڕەکەی چییە دەزانم ئەوەی دیکە 100 درهەمم دەدەیە لەبەرەوەی هونەرێکم نمایش کردووە شتێکی زۆر عەجایب کە تا ئێستا هیچ کەس نەیکردووە دەزانم ئەو 100 درهەمە لۆ هەندەیە خەڵاتە بەڵام ئەو 100 دارم بۆ لێ بدەن چم کردووە خەلیفە گوتی ئەو 100 درهەمت بۆی بدەنێ هونەرێکت نمایش کرد تاوەکو ئێستا لە ژیانمدا نەمزانێەوە هیچ کەسێک ئەو هونەرە نمایش بکە بەڵام بۆیە دەبی 100 دارت لێ بدرێ چونکە خۆت فێرە پیشەیە کردووە نەبە خۆت قازانجی لێ دەکەی نەخەرچیش قازانجی لێ دەکا کەواتە تەماشاکەن چکە گرنگی ئەو وەختەی بەزایعدا چکە خۆی فێرە ئەوە کردووە دەرزی لە دیواری قەیمکەی ئەو دەرزی لە کونی ئەو دەرزی بدەی ئەو دەرزی لە کونی ئەو دەرزی هیچ سوودی نییە بەرک و گرنگیدان بە وەخت ئەوەیە تۆکە ئەگەر قوتابی بەڵێ ماوەستا چۆن گرنگی قەدری کات بۆی کە قەدری کات بزانین ئەمە بکرێتە بنەمایەکی پەروەردەیی لە ناو خێزانەکاندا چۆن لە منداڵیەوە ئێمە دایک و باوکمان پەروەردەمان دەکەین لەوەی کە ڕێزی گەورەکان بگرین لەوەی کە نابێت درۆ بکەین ئەموو ئەمانە کە بنەمایەکی جوانی پەروەردەی ئاینی و کۆمەڵایەتی کوردەواری خۆمانە چۆن گرنگی کاتیش لەوەی بکرێتە بنەمایەکی پەروەردە لە ناو خێزانەکاندا بەڵێ ئێمە وڵا دەبی بگەڕینەوە لای پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم تەماشا بکەین کەسێکی وەکو ئەنەسی کوڕی مالیک خوا لێ ڕازی بی تەمان دایکی تەماشاکەن هێشتا منداڵ بوو لە تەمەنێکی گچکە بریدە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەو منداڵم هیناوە خزمەتی تو بکە تەماشاکەن بەڵام پێغەمبەر ئەو دایکە چاکە ئەو دایکە زیرەکە ئەو دایکە نەیەش منداڵەکە بەزایع بەسی لە کۆڵانەکاندا بگەڕێ لە خزمەتی پێغەمبەری خوایدا بەکارهینا صلی الله عليه و آله وسلم پێغەمبەری خوش وها پەروەردەی کرد ئێستاش دەگەدابی هەر کتێبێکی دەکەیەوە کتێبێکی تاریخیە مێژوویە سیڕەیە فەرمودەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم هەر تەفسیرێک لێ دەکەیەوە نووسرایە عن أنس بن مالك لأنس كوري مالك والرواية ذكر تماشكا أو من دالا بشويتي وهاي پرورده كديه كواتا داكو بابا كان لسريان واجبا أورو من دالا كانيان بشويتي زور جوان وريكو بيك پرورده بكن هتا وكو سبيني هم من دالا كبو خوي بيتشتيك هم أوانيش سريان بيبرز بيتوا هم لدنيا دا هم لقيام دا مسؤولياتي زور قورما لسرشانيا خواهي قورده فرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا أي أوان إيمانتان بخواو ببيغمبر هنايا صلى الله عليه وسلم خوتان لآقري جهنم بپاريزن وهروها مارو مداركانشتان لآقري جهنم بپاريزن يشي لزانا يقلي زور جوان دكا داري باشا لتفسيري أو آيات دا دفرين باشا أتو كاتك دستان دادي سۆبای لۆ منداڵەکەت پێ دەکەی بە تەئکید مەگەر ماڵە چکو دەنا کە دستان دادێ سۆبای لۆ پێ دەکەی ئەتاوەکو چبی هەتا سەرمای نەبی کە هاوێنش دادێ یان پاکە یان و بەڕێدی یان سبریتی بۆ پێ دەکەی هەتاوەکو گەرما نەبی ئێ باشە بۆ لە سەرما و گەرما دەپارێزی لۆ گرنگی بۆ بەکات نادەی لۆ لێ ناگەڕی عەقڵی سەل عەقڵەکەی پارێزراوبی لۆ لێ ناگەڕی بەدەنەکەی پارێزراوبی لێ ناگەڕی ببیتە کوڕێکی چاک و باش و ڕێک و پێک و بەدین کەواتە ئەرچی سەرشانی دایک و بابەکانمان لێ نەگەڕی منداڵەکانمان زایە بن چونکە مەسئولین ئەمام الله دەبی منداڵەکانمان بە شێوەیەکی ڕێک و پێک پەروەردەکەین لێ نەگەڕین کاتیان لێ بەزایە بڕوە ئەو مۆبایلێک کە لە ناو دەستیتیان لێ نەگەڕین 24 ساعت ئەو مۆبایلە لە ناو دەستیان دابی کاتەکانیان بۆ دابش بکەین بەشێک مۆبایل بی بەشێک تەلەڤیزیۆن بی بەشێک خوێندنی مەکتەبێ بی بەشێک پەروەردە بی نەک داک و باب لە دیار فلیمی دابنیشی لەو فلیمی بۆ ئەو فلیمی منداڵەکەشی کەس نازانی چی لێ دێ و لە ئاخیری دنیاشی لە دەست دەچی و قیامەتیشی لە دەست دەچی هەموو ئەوەیە کە گرنگی بۆ کاتەکە دانەندرا منداڵەکە زایع کرد و هەروە لێ نەگەڕای ببیت هیچ شتێک زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە ئەو کاتانەی یاخود ئەو بابەتانی کە گرنگن بۆ ژیانی ڕۆژانەمان پێش بخرێت بۆی کە کاتمان بۆ بگەڕێتەوە خۆمان سەرقاڵ نەقین بە هەنێک بابەت یاخود بە هەنێک کێشەوە کە لەوانەیە کاتێکی زۆرمان لێ بەفیرۆ بڕوات. والله ئەوەی کە زۆر گرنگە ئینسان چۆن توانی ئێستا بەنسبەت هەموو لایەکمان ئەو کاتانێک کە هەمانە بەشێکی دیار بکەین بۆ چی بۆ عیبادەت و خواپەرستی کە ئەوانە دیاریکراون نەگۆڕن پێیان دەگوتێت ثەوابت
و هەروە بەس دەمێ پێش ئەوەی کە بسمە ناو شتەکانی دیکە خوای گەورە دەفەرمی وما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون من ئادەمی زاد و جنۆکەم بۆ هیچ شتێک دروست نەکردووە ئیلا بۆ چی بۆ ئەوەی ئەمن بپەرستن ئێ باشە زانایان دەفەرمون لە تەفسیری ئەو ئایەتەدا ئێ باش ئەدی خوێندن ئەدی کەسابەت ئەدی ئیعلام ئەدی ڕاگەیاندن ئەدی جم و جۆڵ ئەدی خواردن ئەدی خەوتن زانایان دەفەرمون هەر کاتێک ئینسان جم و جۆڵەکانی خۆی لە ژیاندا بە پێی شەریعەت بوو هەمووی بە دەبێتە عیبادەت کەواتە هەر جم و جۆڵەیەکی لە ژیانماندا بکەین دەبێتە عیبادەت و خواپەرستی یەکەم جا بەشێکی دیارکەین لە نوێژەکانمان بە کۆمەڵ بکەین بەشێکی دیارکەین بۆ چێ بۆ خوێندنی قورئانی پیرۆز بەشێکی دیارکەین بۆ لە دیاردانیشتنی ئەو بەرنامە بە سوودانێکەوە لەو تەلەڤیزیۆنانە هەنا کە خزمەتی دین دەکەن کە خزمەتی ئاین دەکەن کەوا خزمەتی کۆمەلگا و مجتەماع دەکەن کە مجتەماع و کۆمەلگا تووشی هەردێر و ناخۆشی و ناڕحەتی ناکەن وەکو ئەو تەلەڤیزیۆنانەکەوە ئیساب لۆ خوا ناکەن ئیساب لۆ قیامەتێ ناکەن ئیساب بۆ مجتەماع و کۆمەلگا ناکەن هەرچی فلیمی خراپ و فەسادیە لێ دەدەن ئەو مجتەماع و کۆمەلگایان هەموو تێکدا بە یەکجاری بۆ دەی مار و منداڕەکانمان بپارێزین بە هیچ شێوەیەک ئەو فلیم و ئەو تەلەڤیزیۆنان نەکەنەوە لەبەرەوەی ئەگەر دەتەوێت مار و منداڕەکە تەدمیر نەبی دەبی لێ نەگەڕێ مار و منداڕەکە لەدار ئەو فلیم و ئەو تەلەڤیزیۆنە خراپانە بی و هەروەها بەشێکی دیکەش لەو کاتانەدا دەبی ئەو منداڵە ئەو داکوبابە ئاگایان لێبی لێ نەگەڕێن هەموو کاتێک ئیلا خەریکی مۆبایل خەریکی تەلەڤیزیۆن خەریکی ناو منداڵان بی خەریکی یاری بی دەبی کاتەکانیان بۆ دابەش بکەن بەشێکی فێرە قورئان بکە بەشێکی فێرە حەدیسی پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم بەشێکی فێرە ئاداب کە ئادابی دینی دەبی بەشێکی زۆری لۆ خوێندن و مەکتەبی بی بەشێکی زۆر چاچی پانتایەکی زۆری بدەیە ئەتاوەکو ئەو منداڵە ڕێک و پێک دەرسی بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا خدر خەتێ بانخوازی ئیسلامی لەوە لێرە لەگەڵمانەوەی خوای گەورە پاداشت بێتەوە سپاس بۆ زانیاریەکان بینەرانی عەزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسی
کەلسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین. خەبارەی بودجێ ئەمساڵی عێراق بە 148 تریلیۆن دینار ژمار کراوە 81 تریلیۆن دیناریش کورتێنانی هەیە. میدیا عێراقیەکان لە زاری بەرپرسانی حکوومەتەوە بڵاویان کردەوە پرۆژەی یاسای بودجێی پەسەندکراوی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەمساڵ بڕی بودجێی عێراق بە 148 تریلیۆن دینار و 81 تریلیۆن دیناری کورتێنان ئامادە کراوە. بەپێی زانیاریەکان بەندەکانی پرۆژە یاسای بودجێ ئەمساڵ هەمان بەندەکانی یاسای بودجێی ساڵی 2019 و هیچ جیاوازیەکیان نییە. کۆی داهاتی نەوت و داهاتەکانی تر لە بودجێی 2020دا بە 67 تریلیۆن دینار بۆ ساڵێک خەڵمێنرا و خەرجیەکانی سێمانگی کۆتایی ئەمساڵ لە بودجەدا چارەسەر دەکرێت. بەرپرسانی حکوومەتەوەشیان خستوەتە ڕووبڕی قەرزی ناوخۆیی و دەرەکی نوێیەکان بۆ پڕکردنەوەی خەرجیەکان 27 تریلیۆن دینارن. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان مەرج و ڕێنمایەکانی وەرگرتنی خوێندکارانی لە زانکۆ حکومیەکانی هەرێم بۆ ساڵی نوێی خوێندن بڵاو کردەوە و ڕاشی گەاند. ئەم ساڵ بیانووی هەڵا پڕکردنەوەی فۆڕم نامێنێت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم لە مەرج و ڕێنمایەکاندا ئاماژەی بەوە داوە کە وەرگرتن لە بەشەکان بە شێوازی وەرگرتنی ناوەندی و ئەژمارکردنی سیستەمی کریدیت دەبێت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی داوا دەکات خوێندکار ڕەچاوی مەرجەگشتی و تایبەتیەکانی وەرگرتن بکات و تەنها ئەو خوێندن و بەشانە هەڵبژێرێت کە لەگەڵ ئارەزووی خۆی و لەقی خوێندنی ئامادەیەکەی دەگونجێت و جەختیشی کردوێتەوە. بەولەوەی بیانووی بە هەڵە پڕکردنەوەی فۆڕم ئەم ساڵ نامێنێت. دەیان کۆچبەری دەستگیرکراوی هەرێم لە تورکیا ئازاد کراون و ئامادە نین بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران ڕایدەگەێنێت دەیان کۆچبەر کە زۆربەیان خەڵکی دووهۆک و زاخۆن لە تورکیا ئازاد کراون. بەڵام ئامادە نین بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و دەیانەوێت خۆیان بگەێنە وڵاتانی ئەوروپا. یەشار کوردە نوێنەری دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران لە تورکیا بڵاوی کردەوە نزیک بە 6 کەس لە کەمپەکانی ئیستەنبوڵ ئازاد کراون کە بەهۆی نەبوونی پاسپۆرت و بەڵگەنامە یاساییەکانەوە دەستگیر کرابوون. لە ئێستادا ئازاد کراون بەڵام ئامادە نین بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و دەیانەوێت هەر چۆنێک بێت بگەنە وڵاتانی ئەوروپا. یەشارەوەشی ئاشکرا کردووە کە زۆربەی ئەو کۆچبەرانە خەڵکی دووەک و زاخۆن و ژمارەیەکیشان خەڵکی ئەولێر و سلێمانی و شارەکانی دیکەی عێراقن. نوێنەری دەستگای لووتکە باسی لەوەش کردووە و کەسانی ئازاد کراون تەنیا یەک کەسیان عەرەبە گەڕاوەتەوە بۆ بەغدا و هەموو ئەو کۆچبەرانی دیکە نایانەوێت بگەڕێنە هەرێمی کوردستان و عێراق و دەیانەوێت هەر ڕێگایەک بێت بگەنە ئەوروپا. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق 5 مەرج بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختەی مانگی حوزەیرانی 2021 بڵاو دەکاتەوە گەرنا هەڵبژاردنەکە لە وادەی خۆیدا بەڕێوە ناچێت. کۆمسیۆن داوا دەکات پەرلەمانی عێراق بە زووترین کات یاسای هەڵبژاردنەکان پەسەند بکات و لە ڕۆژنامەی فەرمی بڵاوی بکرێتەوە چونکە ئەو یاسایە دەبێتە چوارچێوەیەکی یاسایی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە. هەروەها داوا دەکەن پەرلەمانی عێراق دەنگدان لەسەر یاسای دادگای فیدراڵی تەواو بکات چونکە تەنها دادگای فیدراڵی دەسەڵاتی پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی هەیە و با پێویستیشی دەزانن حکوومەتی عێراق بودجەیەکی تایبەت بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پێشوەختە تەرخان بکات. یەکێکی دیکەی مەرجەکانی کۆمسیۆنەوەیە دەبێت حکوومەتی عێراقی بەڕێوەبەرانی گشتی کە لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەوە دەستنیشان کراون پەسەند بکات و داواش لە نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان دەکات یارمەتی و پاڵپشتی پێشکەش بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت. ڕۆژنامەیەکی ئەمریکی ئاشکرای دەکات ئێران لە بەرامبەر خوێنی قاسم سلێمانیدا پلانی کوشتنی بەرپرسێکی ئەمریکای داڕشتووە. ڕۆژنامەی پۆڵەتیکۆی ئەمریکی ئاشکرای کردووە و کەسێک کە بەپی راپۆرتەکە هەواڵگریەکەی ئەمریکا
ناوی هاتووە بۆی ئێران لە تۆڵەی قاسم سلێمانیدا بیکوژێتەوە. ناوی ئیلانە مارکس باڵیۆزی ئەمریکایە لە باشووری ئەفریقا و کەسێکی نزیکی دۆناڵد ترەمپە. ڕۆژنامەی پۆلەتیکۆی ئەمریکی لە ئازاری بەرپرسێکی ئەمریکاوە بڵاوی کردوێتەوە. ئاگادارن لەو زانیاری هەواڵگریانە و لە وردەکاریەکەدا ناوی باڵیۆزخانەی ئێرانیش لە باشووری ئەفریقا هاتووە کە بەشدارە لەو پیلانەدا بۆ کوشتنی ژنە باڵیۆزەکەی ئەمریکا. بەرپرسانی ئەمریکا بە ڕۆژنامەکەیان وتووە کە ئێران تۆڕی نهێنی بەرفراوانی لە باشووری ئەفریقادا هەیە و کوشتنی ئەو ژنە باڵیۆزەش وەک وەڵامێکە بۆ کوشتنی قاسم سلێمانی فەرماندەی فێلەقی قودسی ئێران کە ئەمریکا سەرەتای ئەمساڵ لە نزیک فڕۆکەخانەی بەغدا بە فڕۆکەی بێفڕۆکەوان کوشتویەتی. لانا مارکس تەمەنی 66 ساڵە و لە مانگی شوباتی ڕابردووە نوێنەرایەتی ئەمریکا لە باشووری ئەفریقا دەکات و چەند ساڵێکە پەیوەندی پتەوی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکادا هەیە و لە بواری بازرگانیشدا کار دەکات. پاش ڕێککەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان وەزیری بەرگری ئیسرائیل داوا لە وەزیری بەرگری بەحرین دەکات بە فەرمی سەردانی ئیسرائیل بکات. میدیەکانی بەحرین ناوەڕۆکی پەیوەندیەکی تەلەفۆنی نێوان هەردوو وەزیری بەرگری بەحرین و ئیسرائیلیان ئاشکرا کرد کە باسییان لە گرنگی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان و ڕێککەوتنی ئابراهام کردووە. بەپێی سەرچاوە هەواڵیەکانی بەحرین بینی کانتێز وەزیری بەرگری ئیسرائیل داوای لە عەبدوڵڵا بن حەسەن نەعیمی هاوتا بەحرینیەکەی کردووە بە فەرمی سەردانی ئیسرائیل بکات. ڕێککەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی بەحرین و ئیسرائیل ناڕزایی فەلەستینیەکانی لێکەوتوێتەوە و بەرپرسانی بەحرینیش دەڵێن ڕێککەوتنەکەیان نابێتەوە کاری فەرامۆشکردنی دۆسیەی فەلەستین. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. وڵی بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێت لەم تەورێماندا باز لە گەشتکەی نەخۆشی گەشتکەی منداڵان دەکەین. زانین ئەم نەخۆشیە چیەوە، نیشانەکانی چینوە، هۆکاری توشبوون بەم نەخۆشیە چیەوە، چارەسەرەکانی چینەی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لە دایکبووان. کاک دکتۆر زۆر بەخێربێن. زۆر سپاس بۆ ئێوەش بە بینەرانیش. کاک دکتۆر گەشتکە لە منداڵدا چیەوە، نیشانەکانی چین؟ بەڵێ گەشتکە لە مناڵانە بریتە لە تێکچوونی کارەبایی مێشکی مناڵان. جۆری زۆرە گەشتکە و کاتی خایاندنی گەشتەکە بەپێ ئەوەش هەر جۆری زۆرە. لە تەمەنێکە بۆ تەمەنێکە گۆڕێن بۆ نمونە لە مناڵی تازە لە دایکووە گەشتکە بە جۆرێک خۆی پیشانەیە، لە مناڵی گەورەترە بە جۆرێکی کەم، وەلا هەرزەکارانە بە جۆرێکی کەیە. هەرچۆن بێ ئەوەی کە زەڕورە کە دایک و باوک بیزانێ بۆ گەشتکە ئەوەیە بۆ ئەی بزانێت کە گەشتکە هەر ئەو نەوعانیە کە جسمی ڕقەبێ و ئەلەرزێ کەمە باوترین جۆری گەشتکەیە. گەشتکە نەوعی تری زۆرە بەپێی ئەوەی کەوتمان بە چۆن خۆی پیشانەیە و چەندێک ئەخانەیە جۆری زۆرە. بۆ نمونە جۆرێک لە گەشتکە هەیە تەنها چەند چرکەیەکی کەم ئەخایانە و تەنها گیانی مناڵەکە لە حرەکایەکی کەم ئەوەستێ. بۆ نمونە کە قەڵەمێکی بەدەستەوەیە لەو کاتەیە قەڵەمەکە لە دەستی تەنها کەوێتە خوارەوە هەرەوەنا، یان لەو کاتەیە سەیری شتێکە کات و چاوی وا سەیری شتەکەکە کە ئەڵەی خەیاڵێکی چوە چەند چرکەیەکی کەمە خەیانێ. زۆرجار لە پۆلە بۆ نمونە شتێکە نووسێت کە گەشتەکە لێیات خەیاڵی ئەچێ مامۆستا قسەی لەگەڵەکات جوابی نایاتەوە، یا لە یاریایە مناڵەکانی کە قسەی لەگەڵەکەن داوای لێکەن شتێک بکە ئەو جوابی نایاتەوە. جۆری کەی گەشتکە هەیە یەک لە ئەخانێ، جۆری گەشتکە هەیە هەموو گیانی ئەخانێ پێی ئەو کارەبایی کە لە سنتەری مێشکیەوە دەرەچێت. بۆیە خەڵکی زۆرجار لە نەوعەکانی کەی گەشتکە ئیهمالێکن، مناڵەکە ناهێن بۆ خەستەخانەوە چکە ئەوان چۆتە مێشکیان کە گەشتکە بۆ جۆرەیە کە هەموو گیانی بلەرزێ و ڕق بێ و بلەرزێ. لەناو کوردەواری خۆماناڵێ هۆشی تێک چوو چاوی چوو بەرەو سەرەوە و لە هۆش خۆی چوو کەوت و هەنێک جار میز ڕناگرێ لەو کاتەیە، هەنێک جار زمانی کەوێتە بینی دانی و ئەوانم. بەڵام ئەوە زەڕورە کە خەڵکی بزانێت کە گەشتکە جۆری کێشی زۆرە، بۆی ئەگەر شتەکانی کەشی ڕوویە بە تەبیعی وەری نەگرێ. بۆ نمونە لە مناڵی خوار ساڵە جۆرێک لە گەشتکە هەیە کە بەس پێڵێن سەلام ئەتاک. سەلام ئەتاک جۆرێکە لەوەی کە تەنها دەست بەرەیاتەوە، ئەوها دەستێک گرێت و
فترێکی کەم ئەخایانێت و هەستەکە هەر یاریەکە بۆ دایکە کە دایک باوکی وا سێرێکە کە هەر یاری بۆەکە کەچی جۆرێکی قورسە لە جۆرەکانی گەشتکە ئەگەر مەسەرەن عیلاج نەکرێ بەشێک لەو گەشتکەیە خەلەلی قورسە لە مێشکە وا ئەخایانێت چەند جارێک لێیە چەند جارێک لێیە نە تەختیتی مێشکی بۆەکە نە مەسەلەن ئەشیعی ڕەنینی مغناتیزی ئەمەی پێڵێن MRI نە ئەوەی بۆەکە ناخرێتە سەر عیلاج تاتە منێکە خەیانێت و دوای ماکەکانی دەرەکە ینی خراپە بێ مناڵەکە و لەوانێ بێبەشە لە ئەتەکە لە سەرەتاوە هەستی پێ بکرێت زووتر چارەسەر بەڵێ خۆی گەشتکە بەشێکی زۆری الحەمدولله ئێستا عیلاجی هەیە بەشێکی زۆری ئێمە ناڵێن هەر هەمووی چکە جۆرێک لە گەشتکە هەیە کە هەر لە ئەزەلەوە کە خوای گەورە و مناڵە دروستە بێ خەلەلی تر لە مێشکیا هەیە ئەمانیان عیلاجیان زۆر قورسەکە ئەمە جۆرە دەگمەنەکانیەتی بەڵە جۆرێک لە گەشتکە هەیە پێڵێن گەشتکەی قورسی مناڵی کە لە مناڵی تازە لە دایک بووە ئایگرێ ئەوە هەتا بە عملیاتیش کە ئەو سنتەرە ئەدۆزنەوە کە کارەبایەکی لێوە دەرەچێ کامە لە سنتەری زۆر پێشکەوتووە بەداخەوە ئێمە لە عێراقا نیمانە ئەیدۆزنەوە ئەو سنتەری کارەبایەکی لێوە دەرەچێ و گەشتەکە دروستە بێ ئەو سنتەرە عملیاتەکەن لای ئەبن ئەبەوەش جاری وا هەیە هەنێ جۆر لە گەشتکە هەیە هەر کۆنتترۆل ناکرێ هەر گەشتکە لێ ئەیە و جاری وا هەیە هەنێک کەس لەو عملیاتەیە دەرناچن مەسەلەن مناڵەکە بەهۆی ئەو عملیاتەوە کە عملیاتی زۆر قورسە ئەمرێ مەجبوریشی بۆی بکەیت چکە ڕۆژی وا هەیە 100 بۆ 200 جار هەنێک لەو نەوعانەی گەشتکە کە ئەمەها قورسن بە 3-4 نوع عیلاجی گەشتکەشەوە هەر لێیە المهم ئەمە نوع ینی باوەکەی نییە نوع باوەکەی گەشتکە عیلاجی هەیە دوای ئەوەی کە دکتۆر ئەیبینێ و تەسەوری ئەوەی لێکا کە ئەمە گەشتکە بێ ئەینێرێ بۆ چەند فحوساتێکی سەریری بۆ ئەوەی جۆرەکانی گەشتکە جیا بکاتەوە چکە پێی جۆری گەشتەکە عیلاجەکەشە گۆڕێ ئەمانی کە باست کردێ سەر ڕەنگە من کە مناڵم هەیە بۆ نمونە هەر جارێک دەستی وا لێ کرد یا قەڵەمێکەوتە خوارەوە لە دەستی تر من هەست بکەم ئەمە گەشتکەیە لە ئەنجامی چییە؟ ئێستا بۆ منە دایک و باوک نازانێتە زووی کارەباکەی ناولەشی چۆن و لەمانە تێ ناگات نیشانەکانی پێشگەشتکە کاملەکە لە مناڵا دەرەکەوێت هەنێ جۆری گەشتکە هەیە نیشانەی پێشگەشتکەی هەیە و زۆر جۆری گەشتکە هەیە نیشانەی پێشگەشتکە پێڵێن ئۆرە ئەو شتێک کە لە پێشگەشتکایە بۆیە هەر نیەتی چکە هەنێ جۆری گەشتکە هەیە چەند کاتێکی کەم ئەخایانە بەڵام زۆر بەو شێوەیە نییە کە بڵێن جیا ناکرێتەوە چەند جارێکە لێیە ئەگەر دایکەکە ینی زۆر دقیق بات الحەمدولله لەم سەردەمەشە هەموو دایک و باوکێک مۆبایلێکی زیرەکی پێوە توانێت تەسویریکە کە ئەمە چۆتە ناو کتێبیشەوە کە ئاڵێ ئەبێت داوا بکرێ لە دایک و باوک کە جوڵە و حرەکەی نامۆی مناڵەکە بەو مۆبایلەی کەلایەتی تەسویری بکە ئەگەر فریا بکە چکە هەنێ جۆری گەشتکە هەیە فریایی ناکەوێت بەڵام زۆر جا فریایەکەوێت ئەم تەسویرکردنی دایک و باوکی مناڵەکە بۆ مناڵەکە لە زۆر فەحس هەیە ضرورترە و جاری وهەیە بەس بە بینینی ئەوە دکتۆرەکە جۆری گەشتکەکەش دیاری ئەەکە چکە جاری بۆ ئەی بزانین لە هەنێ جۆری گەشتکە هەیە 20 لە سەتای تەختێتی مێشکیش پێتەڵی گەشتکەکە چیە کەوتۆر عادەت ئەوەی کە ئێمە لێتیە گەشتوین ئەگەر نیشانە بۆ نمونە تاوڕشانەوە ئەوانەی نەبوو ئەگەر ئەم حاڵەتانی بەسەرا بێمە پێڵین فێ بۆ نمونە جیاوازی هەیە فێ و گەشتکە زۆر جارتای لەگەڵان نییە فێ ئێمە گەشتکە سەڕع بە عەرەبیەکەی ئەم پێڵێن سەڕع ئەگەر بوو بە نەخۆشێکی مزمین لە مناڵەکەیە ئیتر لە گەشتکەوە ئەچێ بۆ فێ ئەچێ بە سەڕع ترە و کاتە بێ دەفتەر بکە واتە ئەم کارەبایی کە لە مێشکی مناڵەکەیە هەیە دووبارە هابێتەوە لە کۆڵی نابێتەوە کەمترین کاتیش بۆ عیلاجی مناڵەکە 2 ساڵە لە هەندێک سنتەرە ئەڵێن ساڵێ بەڵام تا ئێستاش هەر 2 ساڵەکە باشترە کەمترین کاتی عیلاج بۆ مناڵەکە 2 ساڵە ئەگەر کۆنتترۆل نەبوو جاریوە هەیە بێ زیاتریش بخایانێ ئەمە پێ ئەوترە لە ناو خەڵکە فێترەڵێن سەڕعی لەگەڵایە فێی لەگەڵایە واتە هەر جارجار هەر بوویەتەوە بەڵام بە خۆشحاڵەوە ئێستا جۆرەکانی عیلاجی گەشتکە زۆر بوون بە پێی دیاریکردنی تەشخیسەکە تەمان پێشکەوتنێکی زۆر کراوە لە دیاریکردنی جۆری گەشتکەیە ئێمە چەند ساڵانێک لەمە پێش تەنها لە هەموو سنتەرەکانە لە هەولێر دهۆک سلێمانی تەنها لە 1-2 سنتەرێک کە تەختیتی مێشکمان هەبوو ئێستش بەداخەوە کە لە زۆربەی زۆری قەزا گەورەکانیشە یعنی نیمانە ئەو تەختیتی مێشکەی کە ئەکرێ قورسی و بارگرانێکی زۆر بۆ دایک و باوک دروستە بێ کە گەشتکەیەتی پەلەیەتی
ئەڵێ ئێمن ئەیبەم تەختیتی بۆەکەم زۆر جایش لە کاتی گەشتەکەیان هەبێت تەختیتی بۆ بکرێ بێتەوە کۆنتترۆلی گەشتەکە بکەی و لەوانەیە چەند ڕۆژێک دوایەوە بچی تەختیتەکەی بۆ بکەی بەڵام ئەلحەمدوللا ئێستا زۆر پێشکەوتن کراوە لەو تەختیتەیە کە لە سنتەری شارەکانە لە چەنەها شوێن هەیە کە تەختیتی بۆ ئەکرێ پێتەڵێ ئەڵێ زۆری گەشتەکە ئەمەیە بەپێی زۆری گەشتەکە عیلاجەکە دیارەکرێ من مەبەستم بۆ فێکەی کە وتمان سەرع کە سەرعی لەگەڵایە کە سەرعی لەگرا بوو ئیتر دەفتەری بۆ کرێ ئەڵێ ئەم مناڵی تۆ پێویستی بە یەک جۆر عیلاجە جاری وایە پێویستی بە 2 جۆر عیلاجە هەنێک کات هەیە 3 جۆر عیلاج بە 3 جۆر عیلاج کۆنتترۆلەکە ئیتر بێت لەسەری بەردەوام بێ بە مناڵیان ئەڵێن 2 ساڵ لەسەری بێ بە مناڵێکی کە ئەڵێن بۆ نمونە مناڵ هەیە خۆی ئۆتیزمی هەیە ئیتر ئێمە تەسەوورەکەین کە گەشتکەی لەگەڵا بوو گەشتەکەی مەدەل حەیات یعنی بۆ هەتایە لەگەڵی بێ مناڵی وا هەیە مێشکی خوانەخواستە سەحایی لەگەڵ بوو بە شەلل ئەطفال کە تقریبان زۆرێک لە نەوع قورسەکانی شەلل ئەطفال گەشتکەی لەگەڵایە ئەمە ئێمە هەر لە سەرەتاوە تەسەورەکەین کە ئەم گەشتکەیە مەدەل حەیات بۆ هەتایە لەگەڵی بێتتر دەفتەری بۆکەین ئەڵێن بیر لەوە مەکەرەوە تو دوای 2 ساڵی کە ئێمە عیلاجەکە بوەستێنی نەخێر ئەم مناڵی تۆ سەرعی لەگەڵایە ئیتر هەر لەگەڵی بەردەوام بێ بەزەو مناڵانەی کە خۆیان نەخۆش نین هیچ کێشەیەکیان نەبووە لە ناکاو گەشتکە لێیە زیرەکە عاقڵە هیچ کێشەیەکی تری نییە ئەشعی MRI بۆکەی مێشکی پاکە تەنها کارەبایەکەی ئەمە تەسەورێکین لە ماوەی ساڵێ بۆ 2 ساڵە کۆنتترۆل ببێ ئەمە ئیتر ناچێتە بوارەوەی کە بڵێ ئەمە تۆفی لەگەڵایە و سەرعی لەگەڵایە و هەر بەردەوام لێاتەوە نەخێر بە خۆشحاڵەوە زۆربەی زۆری ئەوانە لە دوای 2 ساڵەکە عیلاجەکەی وردەکەمەکەینەوە و نامێنێ زۆر بەشەکان دکتۆر چی بکەین کە فرێ ئەو منداڵە بکەین کە کەشکەلی دەدا بە تایبەت ئەو جۆری کە ئەبورێت یاخود جوڵێکی زۆری هەیە یاخود کەف لە دەمیاتە دەرەوە لەو حاڵەتانەیە پێویستە دایک و باوکان چۆن مامەڵە لەگەڵیا بکەن جاما کە تۆ زۆرترین و باوترین جۆری گەشتکەیە کامە زۆر مێمە سەبر لە هەموو کاتێکا پێویستە بۆ ژیان بۆ ئینسان بەڵام لە کاتە قورسەکانە پێویستە بۆ ئینسان مەسن ئێمە داینشتین قسە و حکایەتی خۆشەکەین سەبر بوو ئەو کاتەش هەر زەرورە بەڵام زۆر زەرور نییە بۆی کە تۆ مەسەرەن لە حاڵەتێکی نەخوازراوەی گەشتکە حاڵەتێکی نەخوازراوە مناڵ خۆشەویستە دایک و باوک ئەشڵەژێ سەری لێ تێکەچێ ئەبێ دایک و باوک سەبری هەبێ ئەوەی چاکە بۆ مناڵەکە ئەوە بکا باشترە نەوەک جاری وایە ئێمە بیستمانە دایک و باوک ڕای کردوێتە دەرەوە کە مناڵەکە گەشتکە لە یا ڕای کردو بەجێ هێشتووە ئەمە نابێت مەسەڵەن هەیە شتێکە بەسەر دەم و چاویە خەریکە بیخنکێنێ مەسەلەن نیوە هێدا ئیشێ بە دیارەوە ئەڵێ من تەواو کە بینیمە ئەژنۆم شکاوە نازان مناڵەکە بۆ کوێ بەم نابێ بێت سەبری هەبێ بیخاتە سەر لە باشترین شتیشەوەی بیخاتە سەر لای چەپ و ڕایگرێ ئاگەی لە هەناسەدانی بێ ملی تۆزێک ڕێکاتەوە سەیری زمانی بکە نەکەوێتە بینی دەمی بیگەێنێت بە نزیکترین سنتەری پزیشکی لە ماڵی خۆیانەوە نابێ بڵێ ئەیبەم بۆ سنتەرێکی زۆر باش ئەمە غەڵەتە لەوانەیە تا ئیباتە ئەو شوێنە نیم ساعت گەشتکەی پێوە بێ مناڵەکە لە ڕێگە ڕوویاوە کە مناڵەکە لە تا گەشتە بەو شوێنە تەسیری خراپی لە مێشکی کرۆ بۆ بەشە لە دەما یا هەر مردووە لە ڕێگە ئێمە مناڵمان هەبووە کێشە و مشکلەی گەورەی بۆ دروست بووە تا ئێستاش مشکلی بە شوێنەوەیە کە حەل نەبووە هاتۆ بۆ یەکێک لە خستەخانەکان توێتی ئەمە گەشتکەی هەیە بڕۆ بۆ خستەخانەی باشتر بڕۆ بۆ خستەخانەیە وای خۆی لە شوێنە عیلاجی سەرەتایی گەشتکە نابێ بۆستێنرێ بۆ بکرایە کە نردوێتی تا گەشتە شوێنەکە مردووە مناڵەکە ئەمە نابێ ئەوە بۆی ئەبێ نزیکترین بنکەی تەندروستی مەڵبەند بێ هەر شتێک بێ کە کەسێکی لێ بێ تۆسێک شارەزایی هەبێ بیبینێ باشترە لەوەی تۆ بڵێ من دوایە خەم بۆ دوای ئەوڕۆ دوایە خەم بۆ 2 ساعتی کە بامێردەکەم بێتەوە لە ماڵەوە با نازام چ ئەمە ئاوا نابێت ئەبێ نەشڵەژێ بیباتە نزیکترین خستەخانە یا بنکەی تەندروستی لە ماڵی خۆیانەوە بۆ ئەوەی ستافێک و دکتۆرێکیان کارمەندێکی تەندروستی ئیشە سەرەتایەکانی بۆ کاتا گەشتەکەی کۆنتترۆل بێت لەوانەیە بە عیلاجێک دەرزێکی کە خەڵ لەناو خەڵکا باوە پێڵەن دەرزی ڤالیۆم هی خەو بە کۆمی بۆی ئەکرێ یان بە کانولایەکی بۆ دانێ و یەک دوو جارێک بۆ یەکا کۆنتترۆڵە بێ ئیتر بۆ عیلاجەکانی داهاتووی ئەتوانێت با بۆ سنتەرێکی تری پێشکەوت و دوای ئەوە تەختیتی بۆ ئەکرێت چی بۆ کرێ ئەوە کێشەمان تۆ دەشێت لە خەوا ڕووبات بەڵێ زۆربەی زۆر بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆری ئەو گەشتکانی کە لە خەوا ڕۆیە ئەم پێڵین گەشتکە پاکەکان زۆرجە هەر عیلاجیشی ناوێت تەوانوتمان گەشتکە جۆری زۆرە ئێستا لەوانەیە خەڵک لای قورس بێت چۆن تو پێڵی مناڵەکەت گەشتکەشی هەیە و عیلاجیشی ناوێت ئەمە زۆر قورسە لای خەڵک بەڵام زۆرێک لە نەوعەکانی گەشتکە هەیە پێڵێن بیناین ئیپیلپسی باشە یعنی گەشتکەی پاکە
لە خەوا ڕۆیە زۆربەی زۆری گەشتکە پاکەکان کە کارەبایەک و تەزویەکە بە ئەو مناڵایەت لە خەوا ڕۆیە گەشتکەی پاکە لە مناڵی تازە لەدایکە بووە هەیە زۆربەی جا مناڵ تازە لەدایک بوو بیناین مایەکلۆنەس ئێمە پێڵێن مایەکلۆنەس یعنی ماسوولکەکانی جوڵە و حرەکەیەکی تێبێ ئەلەرزێ گەشتکە لێ ئەیە بەڵام ئەم گەشتکەیە گەشتکەی پاکە سنتەر و کارەبایەکە کێشەی نییە خەلەلێکی قورس نییە لەسەری ئێمە لە گەشتکەیە چی مشکلەیە لامان ئەو بەشە کارەبایی کە لە مێشکەوە ڕوئەیە ئایا تەسیری خراپی لەسەر مێشکەیە ئەمە مشکلەیە جاری وایە ئەو سنتەرە کارەبایی کە ڕوئەیە بۆ هەموو گەشتکەیە کە ئایا لە مناڵەکە چەند سەد خانەیەک لە مێشکی مناڵەکە ئەکوژێ هەموو جارێ لێ بە تو حسابیکە ڕۆژی سێ چوار جارەیە لە مناڵە و زەربی سەدیکە ئەمە چەند سەتەکە و لە ساڵێکە چەند جارێک لی باید دوای مناڵەکەی بەشە ئەتفال بە تایبەتی لە خوار سێ ساڵەوە بۆیە لە خەو گەشتکە ڕوویان بەڵێ باوە بەڵام زۆربیان پاکن زۆربیان ئێمە یا عیلاجی ناکەین یا ئەتوانین عیلاجی بکەی ئەگەر هاتو عیلەکە زۆر قەلق بوو کاکتۆرێمە زۆر جار کە منداڵ تووشی گەشتکە بێ پێمان وایە ئیلا دەبێت تای بێ ئەمجا تووشی گەشتکەیە بێ پێوەستی چییە بەوەی کە تای هەبێ اینجا باوترین جۆری تری گەشتکەی پاک کە کارەبایی نییە وەکو ئەم پرسیاری کە کردی زۆر جوان بوو ئێمە گەشتکەی پاکمان هەیە کە ناخرێتە سەر عیلاج کە ئەسڵەن تەختیتی بۆ ناکەین کە ئەسڵەن سیتیسکان و ئێمەڕایی بۆ ناکەین گەشتکەی تا باوترین جۆری گەشتکەی مناڵانە کە بە تێکچوونی کارەبایی داناندرێ بەڵام سەر ئاکاش لەولاوە کە گەشتەکەی ترە بەهۆی چەند هۆکارێکەوە ڕۆیان لە مناڵەکە برسێتی زۆر سی تەلەڤیزیۆنکردن لایتی جوڵا و حرەکە ڤیددیۆ هیلاکبوونی مێشک باشە گەرما تایشێکە لە هۆکارەکان کە گەشتکە ئەیاتەوە لەو مناڵی کە خۆی سەرعی هەیە بەڵام لە مناڵی خوار 6 ساڵە یعنی لە 6 مانگەوە دەست پێکە تقریبا نێماڵین 6 مانگ بۆ 6 ساڵ تو حسابکە بڵێ لە ساڵەوە بۆ 6 ساڵ بۆی خەڵکی لی تێبکە لە ساڵ بۆ 6 ساڵ باوترین جۆری گەشتکەی پاکی مناڵانمان هەیە کە ئێماڵین گەشتکەی پاکی مناڵان ئەو گەشتکەیە کە کارەبایی مێشکی تێک نەچووە بەوە داناندرێ بڵێ سەرعا دەفتەری بۆ ناکرێ ناخرێتە سەر عیلاج تەختیتی مێشکی بۆ ناکرێ باوترینیان ئەو گەشتکەیە کە ئێمە باسێکی پێڵین گەشتکەی تایە هیچ نییە مناڵەکەت گەشتکەی تای هەیە بەڵام تا 6 ساڵی احتیمالی هەیە ئەڵین دووبارە بێتەوە لە مناڵەکەتا بۆ دایک و کار قورسە هەر لە بەرچاوی ئەوە تاکە مەرج نییە تاوان لە مناڵ هەیە تا ئەچێتە چل گەشتکە لێنەیە مناڵیش هەیە لە 38 تا گەشتکە لێیە بۆیە قورسترین جۆری گەشتکەیە کە بەهۆی هۆکارەکەی و کۆنتترۆل بکرێ یعنی چی یعنی وەستمەوە بۆ پرسیارە بکەم ئەم هەموو گەشتکانی کە باست کرد کامیان دایک و باوک دەتوانێت لە پێش ڕوودانی ڕێگر بێت لە ڕوودانی گەشتەکە خۆی ڕێگر بێیان چۆن ینی ئێستا بۆ نمونە لەی کە تووشی بوو گەشتکە بەم حاڵەتانەیە تێپەڕێن نزیکترین بنکە پێشەوەی کە تووشی گەشتەکە بێ ئێمە بزانین کە ئەمە هۆکارە بۆی کە ئەگەری هەیە تووشی گەشتکە بێ و ڕێگری لێ بکەین بەڵێ جا کۆن ئاوها باوە بوو کە گەشتکەی تا کە ئێمە ئێستا باسێکین ڕێگری لێ ئەکرێ بە عیلاجی تا لە ماڵەوە هەتبێ لە سەلاجەکەتا بەس گەشتکەی تا ڕێگری لێکرێت نا گەشتەکانی کەش ڕێگری لێکرێ بە و خاڵانەی کەوتمان هۆکارن بۆی لیباتەوە مەسەلەن ئەو کەسەی سەرعی لەگەڵایە ئەگەر تووشی ئیلتیهاب بوو ئەبێ زوو چارەسەر وەرگێ لای دکتۆر بۆچی بۆی ئەگەر تای قورسی لێ هات گەشتەکەی کۆنتترۆل نابێت لەسەرەوە عیلاجی کە خۆی لەسەرەتی بۆ نمونە کەسێک دەفتەری هەیە لەسەر یەک عیلاجە دیپاکینە تیگری تۆڵایتر ناوەکان ئەوانەی ئەو دایک و باوکەی کە مناڵەکەی گەشتکە هەبێ معروفە بۆ خەڵک ئەڵێ لەسەر ئەم نەوعانەیە نەوعی زۆرە بۆ نمونە 20 جۆر عیلاجی گەشتکە هەیە تەوان هەرێکەکان بە نەوعیشەکە هەرێکیان شتێک کۆنتترۆلەکە گەشتکەی تا بەداخەوە بە عیلاجی تا کۆنتترۆل ناکرێ وەکوی کە ئەو بیر و باوەڕ هەڵەی کە ناو خەڵکە هەیە ئەڵێ مناڵەکەم تای هەیە بەڵام هەرەبێ لە زووترین کاتە تۆ عیلاجی ئیلتیهابەکە نەوعی تاکە بدۆزیتەوە هۆکارەکەی چییە و چارەسەر وەرگێ بەڵام لێکۆڵینەوەیان کرد لەو مناڵایین کە تایانە بێ و گەشتکەیان لەگەڵایە وتیان بۆی ئێمە زووترین کات عیلاجی تا بدین بە مناڵانە بزانین ئیتر گەشتکە لێیان نایە دەرکەوت نەخێر بە پەلەپەلکردن و لە دابەزاندنی تاکەیە زۆربەی جا هەر گەشتکە لێیە هەر کۆنتترۆل نابێ بۆ ئەم مەبەستە لێکۆڵینەوەکە چەند مناڵێکی زۆری وەرگرت
بەدایک و باوکی وت عیلاجی تا لاتان بەردەست بێ وەکوی کە خەڵکەیەوێ هەر مناڵەکەیان تای لێ هات یەکسەر عیلاجی تایان پێیان بەڵام هەر ڕێژەی گەشتکە یەکسان ببوانەی کە زوو عیلاجی تایان نایانێ ئیترە بێ ئەمانە چی بکەن ئەبێ جۆرێک لە عیلاجی تری گەشتکە هەیە لە ماڵەوە لایەن بێ لەو کاتی کە تای لێ ئەوەی بدرێتێ دەستکە دکتۆرەمە لەو حاڵەتانەی کە دەزانی ئەگەری هەیە مناڵەت جارێکی تر لێ بات یەکەم جاری نییە بەس ئەگەر منداڵێک یەکەم جاری بێ کام لەو گەشتانە کۆنتترۆلەکرێت تەنها ئەوەی تاکە کۆنتترۆلەکرێت نەخێر جۆرێکی تر لە گەشتکە هەیە بەهۆی تێکچوونی خوێەکانەوە ڕۆیە کە کارەبایی مێشکی بەهۆی خوێەکانەوە ڕۆیە خوێەکان چیە ئەمە چەند جار پێشتریش باسمان کردووە خوێەکانی جسم سۆدیۆمە کالیسیۆمە مەگنیسیۆمە فۆسفۆرەسە خوێنی ئینسان هەر خڕۆکەی سپی و سوور و ئەقراس و شتیتیان نییە پڕە لە سوپایەکی تر لە ینی خوێ لە جسمە کە هەر دانێک لەوانە ڕووبە کێشە و مشکی لە دروسە بێ ئەوانە بۆ ڕووەدا چۆن کۆنتترۆل مەسەڵەن کەسێک سوکسۆنی هەیە ئێستا لە مناڵانە زۆر باوە ئەوە ئەو بابەتی کە باسی کرد بابەتێکی زۆر مهمە جۆرێک لە ینی ئێستا الحەمدولله باشترە کەمتر بۆتەوە دایک و باوک نایڵ مناڵ بکاتەوە حاڵەتە جۆرێک لە گەشتکە هەیە بەهۆی ئیهمالی دایک و باوکە ڕۆیات چۆن مناڵەکەی 10 جار ئەڕشێتەوە 20 جار ئەڕشێتەوە عیلاجی ناکە ئەڵێ ڕقم لە کانولایە مغەزیەکەش ناخواسەیەکی خوێەکانی جسمی تێکەچێ سۆدیۆمی چۆتە 170 180 گەشتکە لێیە تومەز بەهۆی سکسون و ڕشانەوەکەوە خوێەکەی تێکچووە ئەگەر هات و مناڵەکە وشک نەبوایەتەوە خوێەکەی تێک نەچوایە گەشتکە لێ نایە مناڵی کە هەیە بۆ نمونە عملیاتێکی غودەی بۆ کراوە بۆ نمونە یا غودەی تێکچووە یا هۆرمۆنی پێم پێڵین پشتە خوددا پاراسایروید ئەوەی تێکچووە کالیسیۆمی دابەزێ لەگەڵ دابەزینی کالیسیۆمەکە عینەن گەشتکە لێیە گیانی ڕقەبێوەمانە سیرەکەی ئەگەر هات و ئەم دایکە نەخۆشی ئەسڵەکەی بەدواچوونی بۆ بکردایە ئیهمالی نەکردایە گەشتکە لێی نایە ئاسانترین جۆری گەشتکە کە کۆنتترۆلەکرێ کۆنتترۆلکردنی ئەو جۆرانەی گەشتکەیە کە بەهۆی خوێەکانەوە ڕۆیە تێکچوونی خوێەکان کەوتمان مەگنسیۆمە کالیسیۆمە خەڵکی هەر کالیسیۆمی بیستووە لەگەڵ سۆدیۆمیش کەمتر بیسەوە کە باوترین یان هی سۆدیۆمە مەسە مناڵی وا هەیە مناڵی تازە لەدایک بوو لەدایکە بێ گەشتکە لێیە فحوسادی بۆکەی سێرەکەی مەگنسیۆمی کەمە بەڵە چارەسەرەکرێ بە پێدانی بەسیت بۆ نمونە کالیسیۆمی کەمە کالیسیۆمیینە مەگنسیۆمی کەمە مەگنسیۆمییتە سۆدیۆمی کەمە بە جۆرێک لە مۆغازی تەبان مۆغازیەکان کە خەڵکی ئەو کە هەڵاواسرێ بۆ مناڵان مۆغازی خەڵکی وا تێگەشتووە کە ئێمە تەنها بەکارێنین بۆ عیلاجی بۆ نمونە ئەو کەسەی کە شت ناخوایە مەسەلەن سکسون و ڕشانەوەی هەیە مۆغازیەکان چەند جۆرێکمان هەیە هەمانە سوێرە خوێی زۆرتیایە پڕە لە خوێ هەمانە پڕە لە شەکر هەمانە شەکرەکەی لە سا 5 هەیە لە سادەیە هەیە لە سا 25 50 یعنی جۆرێک لە مغەزیمان هەیە 50 لە سەتای شەکرە خەڵکە ڕوازانێ مغەزی جا بە پێی جۆری نەخۆشیەکە ئێمە توانین مغەزیەکە بین بە ئەم کەسە واتە مغەزی عیلاجی کۆمەڵی نەخۆشیە بۆ نمونە کەسێک گەشتکەی هەیە بەس بە مغەزی حەلیەکەین بۆ نمونە کەسێک شەکری دابەزێت طبعاً جۆرێک لە جۆرەکانی گەشتکە کە باوە لە مناڵانە دابەزینی شەکری لەشە کە شەکریاندا ئەبەزێ بۆ حەدی خوار سی و ئەمانە کە زۆر باوە لە مامانش لە ئەنجامی سکچوون زۆرجار یەکێک لە هۆکارەکانەوە بەڵام یەکێکتر لە هۆکارەکان کۆمەڵی نەخۆشی تری مناڵانە کە شەکریان دابەزێ مەسەلەن دایکی شەکری بەرز بووە کە لە دایکە بێ تۆ وێڵاشەکەی ئەقرتێنی ئیتر شەکرە بەرزەکەی دایکی نەما شەکری بەرزی دایکی نەما خۆی شەکر ئەبێت دروستکە لە ناکەو شەکری دابەزێت چکە شەکرە زۆرەکەی دایکی بۆ نایە خۆشی ڕاتۆ لەگەڵ ئەو شەکرە زۆرەیە عادەنەوە مناڵی دایکی شەکری بەرزە خۆی شەکری دابەزێ کە شەکری دابەزی گەشتکە لێیە بۆیە زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە دایکیان شەکری هەیە و کۆنتترۆل ناکرێ مناڵەکەی شەکری دابەزێ و گەشتکە لێیە واتە جۆرێک لە جۆرەکانی گەشتکە بەهۆی نەقسی شەکرەوەی تۆ چیەکەی مغەزێکی لە ساداتدا بۆ نمونە بۆی داانی بەس بە مغەزیەکە گەشتکەژێر چاودێری پزیشکە طبعا لەژێر چاودێری پزیشکە بە حسابات و کتاباتی ئەوەی کە چەندێک شەکری ئەوێ طبعا تۆ بۆی زیادەکەی بۆی کەمەکەی تا کۆنتترۆڵە بێ ئێمە زانین بۆ نمونەڵێن ئەم مناڵە شەکری دابەزیوە بە ئەمەنە سەعات کۆنتترۆڵە بێ بەپی ئەمەنە دەرەجە لە میلیغرام لە ئەمەنە مەڵاکە بڕوە
واتە نەوعێک لە نەوعەکانی مۆخەزی بۆ کۆنتترۆڵی گەشتکە ئەبێ. کاک دکتۆر باسی لە هیلاکبوونی مێشک کرد ئەمە تا چەند پەیوەندی بە گەشتکەوە دەبێت هیلاکبوونی مێشک دەبێتەوەی ڕوودانی گەشتکەوە منداڵ بەچی مێشکی هیلاک دەبێت کە دایک و باوکان ئاگایان لەوە بێت کە منداڵەکانیان مێشکیان هیلاک نەبێت. بەڵێ خۆی هیلاکبوونی مێشک بۆ دوو مناڵ یەکێکیانەبێ بەوەی گەشتکەیەکیان نابێ واتە کەسێکە خۆی مێشکی تەبیعی بێ هیچ کێشە و خەلەلێکی تیانە بێ نابێ بەوەی گەشتکە. بەڵام کەسێکە خۆی سنتەری کارەبایەکەی معڕەز بێ بۆ ئەوەی کە تێک بچێ بەڵێ بە هیلاکبوو نەبێتەوەی گەشتکە. ئێمە شتێکمان هەیە وەکو پێشتر باسمان کرد پێڵێن تریگەرین فاکتەر فۆر کۆنڤەڵشن یعنی چی؟ یعنی ئەو شتانەی کەوا لە مناڵەکە ئەکا کە معڕەزی ئەکا بۆ ئەوەی کە حازر بێ بۆی گەشتکە لێ بە. بەڵام خۆی ئەبێ مناڵەکە سنتەرە کارەبایەکەی حازر بێ بۆی بەو شتە گەشتکە لێ بێ. بۆ نمونە مناڵەکە دانیشە سەیری پلەیستیشنەکە بۆ نمونە سەیری ڤیدیۆ گەیمێکەکە خەریکی ئەوەیە مێشکی هیلاکەکە ئێمە پێڵێن فلیکەرین لایت ینی ئەو ڤیددیۆی متحرک لەم لە ئەڕابەوە لە ئەم ڤیددیۆە ئەو ڤیددیۆە تێکەچێت لە پێشاوی کارەبایەکە خۆی معڕەزە خۆی حازرە شتێکی ئەوەیە کە بیجوڵێنێ پایدەرێکی ئەوێ شتێکی ئەوەیە کە بیجوڵێنێ مێشکی هیلاکبوونەکە بەڵێ بۆ ئەوان ئەوێ بە گەشتکە بەس بۆ مناڵێکی تر ناوێ بە گۆشکە. بۆیە زۆر جار دایک و باوک لە ئێمە تێناگا ئەڵێ ئەی بۆ مناڵەکەی دراوسێمان تا سەعات چەندی شەو ناخێ و خەریکیەوەی بۆ ئەو گەشتکە لینایە. مناڵەکەی تۆ خۆی معڕەزە بۆ ئەوی بەم شتە بێ بە گەشتکە ئەگەر وانە بێ گەشتەکە لینایە. کاکتۆر زۆر بە کورتی دەمێ بزانم مناڵ مادام وای ئەم لە ژێرم هەموو مەترسیا هەیە بۆ دەبێ ناسکەوە زیاتر چاودێری بکرێت چۆن پشکنین بۆ مناڵەکانمان بکەین لەسەر لەش ساقی بۆی کە دڵنیا بین کە بەردەوام لەشیان ساق و گرفتیشیان نیە بەتایبەتی لەو جۆرە تێکچوونە کارەبایی مێش کە ڕەنگە بە ئاسانی پێی نەزانێت دایک و باوک. بەڵێ خۆی باشتر وایە وەزارەتی تەندروستی یان ئەو کەسێک کە یعنی لێپسراوە تعلیماتێکی باش با لەسەر جۆرەکانی گەشتکە بۆ خەڵکی. جۆرەکانی گەشتکە ئێستا ئەگەر لە یوتیوب تۆ بە ئینگلیزی بنووسی بەداخەوە کە بە کوردی نیمانە بنووسی جۆرەکانی گەشتکە سیرەکەی کۆمەڵی مناڵە بۆ یێنێ کە تەمسیلی جۆرەکانی گەشتکەت بۆەکە کە ئەم مناڵانە خۆیان نەخۆش نین لە مەکتەبە بۆ نمونە تعلیماتێکە بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ ئەم مەکتەبە ئەم قوتابخانەیەکی مەزبوطە ئەبێت چی بکە ئەبێ ڤیددیۆیەکی تعلیمی بڵاو کاتەوە بۆی جۆرەکانی گەشتکە لای دایک و باوک یعنی بناسرێتەوە. ئێستا گەر تۆ سێریکی یوتیوب بکەی سیرەکەی جۆرەکانی گەشتکە کراوە بە تەمسیلی یەک جۆرەکانی گەشتکە چەند مناڵێکە یان یەکو تەمسیلی بۆ پێت پیشانەیە ئەبێ دایک و باوک جۆرەکانی گەشتکە بناسێتەوە. ئەمە یەک. دوو ئەبێ ئەو مناڵانەی کە خۆیان خەلەلی مێشکیان هەیە فحوساتی بۆ بکرێ ئیهمال نەکرێ بۆ ئەوەی نەوەک گەشتکە لێدا بۆ نمونە شەلە الأطفال ئێمە زانین بەشێکی زۆر لە مناڵ شەلە الأطفال گەشتکە لێیە بۆیە نابێ ئیهمال بکرێ. بۆ نمونە ئەو مناڵانەی کە نەخۆشی بۆ ماوەیان هەیە ئێستا هەنێک کاتمان نەبوو باسی بکەین زۆرێک لە نەخۆشی بۆ ماوەیەکان بۆ نمونە عیلەیەک بزانێت کە پیکەیوی هەیە کە مادەی پرۆتینی لە مێشکە ئەنیشێت سێکی گەشتکە لێیە کە دکتۆر پێڵێ ئەم مناڵی تۆ معڕەزە بۆ ئەوەی کە ئەم مادەیە لە هەموو شوێنێکی لەشتا بنیشێت و یەکێک لەوانە کە مێشکە ئەبێ هەمالی نەکە. ئیتر تەوسیە بۆ دایک و باوک لە هەموو شتێ مهمترە. زۆر باشە تۆیان ساز بۆ زانیاریەکانە لەگەڵ دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی منداڵ و تازە لە دایک سپاس کە میوانی بەرنامەکە. باڵە بینەرانی عەزیز دەچین لای ڤیدیۆ کە باز لە گرنگیدان بە کتێب خوێندنەوە لە ڕانیە دەکات پێکەوە بینەری دەبین. سێوەی کار و چالەشی بەردەوامەکانی بەڕێوەبەراتیماندا هەر لەگەڵەوەی و بەڕێوەبەراتەکە تازە دروست بوو و لەگەڵ دەست بەکاربوونماندا بەڵێنمان بە شاعیران و نووسەرانی ئەم دەڤەرەدا بوو کە دەمانزانی کە پێشتر هیچ ئاوریان لێ نەدرا بوو تەنها لەم دەڤەرەدا خاوەنی دەیان شاعیر و دەیان نووسەری بەهێز و بەتوانینە بەڵام وەک پێویست دەرفەتیان بۆ نەڕەخساوە. بۆیە ئێمە بێگوێدانە دەنگ و ڕەنگ و بیر و ڕای
جیاواز بەرماکانمان بۆ حەوت شاعری دەڤەرەکەدا چاپ کردووە لە قۆناغی دووەمدا بۆ ئەو شاعیر و نووسەرانە کە تا ئێستا بەرهەمەکانیان بۆ چاپ نەکراوە لە توانای دارایان دانە بۆ ئێمە هەوڵ دەدەین لە قۆناغی دووەمدا لەسەر بجێ بەڕێوەبەراتیمان بۆیان چاپ بکەین بۆیە بە ئەرچی خوشتەشانی خۆمان دەزانین هەرچەند خزمەتیان بکەین ئێمە هەرکەمە لە هەر شوێنە کتێب گەشە بکە ئاستی ڕۆشنبیری و هونەر گەشە دەکات. ئاوا بەڕاستی ئەمە کارێکی پیرۆزە دەکرێت دەستخۆشییان لێ بکرێت دەکرێت ڕێز لەم هەوڵوماندبوونیان بگیرێت هیوادارم ئەمە ببێتە بە دەرچەیەک بۆ ناوچەکانی دیکەی کوردستانیش بۆ ئەوەی خوێنەر کە لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایەوە بێ بەهۆی بارودۆخی هەمواری سیاسیەوە بێ هەندێک جار بەهۆی سۆشیال میدیاوە بێ لە خوێندن دوورکەوتوتەوە ئەمە ئاشکردنەوەیەک بێت بۆ ئەوەی خوێنەر یاخود ئەوانەی کە دەستی نووسیان هەیە تێکەڵ بۆم بوارە بنەوە چکە دوجار ئەوەی ئینسان کە مێشکی پڕ دەکات و هۆشیاری دەکاتەوە پەڕی کتێبەکانە وشەی ناو کتێبەکان حەو کتێبەی کە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە بەرهەمەکە من بە ناوی بەرهەمی دیگاری چۆڵە کە خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک شاعرکە شارەکان لە چوارچێوەی ژینگە پارێزیدا لە چوارچێوەی هەستی نیشتمان پەروەریدا لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی نەعەدالەتی ئیجتیماعی و هەمە کاتە نەعەدالەتی ئەو نەعەدالەتین کە بەرامبەر ژن دەکرێت لە هەندێک کاتدا بە ناوی دینەوە کە ئەمە بەشێک بووە لە شارەکانی مندا واتە من لە شاراندا هەوڵم نەداوە تەنها پێناسە بۆ خۆم کەم تەنها بەرگری لە هەستەکانی خۆم کەم تەنها هەستەکانی خۆم لەو کتێبەدا بەدیکەمەوە هیوادارم خزمەتێکی کەممان خزمەتێکی بچووکمان بە بواری فەرهەنگ و ئەدەبی کوردی بە دیاریکراوی و بە کتێبخانەی کوردی بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پەروەردەی ئیسلامی لە ناو پرۆگرامی خوێندندا دیارە ئەو مەنهەجەی کە ئێستا لە بەردەستی خوێندکارانایە لە کوێ گشتی ناوەندەکانی خوێندن چ لە دەستپێک هەتا و کاتێک کە زانکۆ پەیمانگاش بێت بنەمایەکی پەروەردەی و تۆی تێدا نابینیتەوە کە پەیوەست پێ بە کەلتوری کۆمەڵایەتی و کوردەواری خۆمان وەروە بنەمە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە پەروەردەیەکی جوانمان پێشکەش دەکات بۆیە لەم بابەتەیە قسە لەسەرەوە دەکەین بۆچی پرۆگرامەکانی خوێندن خاڵین لە پەروەردەی ئیسلامی یا خۆشتێکی زۆر کەم و بەرتەسکیان تایە و لەم زروف و دنیایی کە ئێستا مەشتێک کەوتوین زۆر پێویستمان بەو پەروەردەی ئیسلامیەیە کە جارێکی تر گرێمان بداتەوە بە کەلتوری کۆمەڵایەتی کوردەواری جوانی خۆمان کە پەروەردەیەکی زۆر جوان و ڕەسەنمانەیە لەسەر قسەکردن لەم بابەتە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەانی یەکێتی مامۆستایانمان کردو مامۆستا زۆر سوپاس بەخێر بێت یاخوا بەڕێزن دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر سوپاس مامۆستا دەمێ بزانم خۆت ڕازیت لەوەی کە پرۆگرامەکانی خوێندن لەم ڕۆیە هیچ جۆرە پەروەردەیەکی ئیسلامیان تێدا نابینرێ و کۆمەڵگەش تا چەندە پێویستی بۆ پەروەردە هەیە بە تایبەتی لەناو مەنهەجیان لەناو پرۆگرامەکانی خوێندندا بوونی هەبێت بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم بە نسبەت پەروەردەی ئیسلامی و هەر پەروەردە بە گشتی ئەگەر ئێمە سەیرێکی وەزارەتی پەروەردە بکەین هەر ناوی وەزارەتەکە پەروەردەیە بەڵام بەداخەوە بەس ناوە و بێ ناوەڕۆک ینی مەسلەی پەروەردە و بە تایبەتی پەروەردەی ئیسلامی لە کۆمەلگای کوردەواری من بەبیرم دێ لە ساڵی هەفتاکان لە هەشتاکانیش کە ئەو کاتە قوتابی سەرەتایی و ناوەندی ئەوانە ئەو پەروەردە ئیسلامی ئەو کاتە ئەمان خوێن لەگەڵ ئێستاە ئەرد و ئاسمان فەرقی هەیە بەواتای ئەوە پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن بوو ئەو کاتە و وەزارەتی پەروەردەی ئەو کاتە و ئەوانەی کە کاربەدەستانی ئەو کاتە قەناعەتی تەواویان هەبوو کە پەروەردە پێش فێر بوونە پێش زانستە چکە بەڕاستی بە پەروەردە بە زانست پەروەردە نابیت بەڵام بە پەروەردە ئەبی بەواتای ئەوە پەروەردە بە خوێندن و نووسین و شەهادە و دکتۆرا و ئەوانە نییە پەروەردە خۆرسکە بە هەڵس و کەوتە بە پارێزگاری لە بەهاکانە یعنی ئەو دایک و باوکەی ئێمە و یان خەڵکانی تریش لە هەفتا و هەشتاکان هەموو زۆربەی نەخوێندەوار بوو بەس چ پەروەردەیەکی ئەو قوتابی و ئەو ڕۆڵانەی خۆیانە کرد کە پەروەردە کە تەواو بوو ئەو کاتە خوێندون و زانست خۆی هەوڵی بۆدا خۆی بە ئەرکی شانی خۆیەدا چونکە پەروەردە بەڕاستی وات لێ ئەکا هەست بە پەرپرسیارەتی بکەی پارێزگاری لە بەهاجوانەکان بکەی کە ئێستا بەداخەوە ئەو بەهاجوانانە نەماوە
مەسلەی ڕێزگرتن لە خاک لە نیشتیمان لە دایک لە باوک لە مامۆستا لە ژینگەی قوتابخانە لە پەرتوک لە ژینگەی تەواوی ناو قوتابخانە لە جیران لەمانە هەمووی لە پەروەردەوە ئەبێ زۆر سیرکە مامۆستا ئێستا کە دەڵێن پەروەردەی ئیسلامی هەندێک یەکسەر مویان گرژ دەبێت یان ڕەنگە مێشکیان بۆشتی دیکە بڕوا ڕەنگە باوەڕێنوابی دیەمە تەداخلی سیاسەتە بە زۆر لە جۆرەکانە ئایا تا چەندە ضرورە کە پەروەردەکەی ئیسلامی بێت و ئەگەر ئێستا کە ئەمە دەڵێن پەروەردەیەکی ئیسلامی لە ناو پرۆگرامی خوێندندانیە و وەزارەتەکەشمان پەروەردەی ئەیچە جۆرە پەروەردەیەکمان هەیە بەڵێ مەسلەی ضرورەتی پەروەردەی ئیسلامی لەبەر ئەوەیە کە ئەو پەروەردەی ئیسلامی خوای گەورە دایناوە کە لە قورئان و فەرمودەی پێغەمبەرەوە سەرچاوی هەڵگرتووە کە ئەمەش کەسێک دایناوە کە ناخی مرۆڤ ئەزانێت چۆنە بۆیە پەروەردەی ئیسلامی کار لە ناخی مرۆڤ ئەکا لە ناخەوە دەست پێ ئەکا کە دڵپاک بە دەستپاک بە دەمپاک بە خیانەت مەکە دزی مەکە غەش مەکە ئەخە ئەمە زۆر مهمە ئەمە بە علم و زانست بەدەستمان نایە ئللا بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی کە ئاڵێن پەروەردەی ڕەسەنی ئیسلامی لە 195 قوتابیان مسلمانن ئەرکی سەرسانی حکوومەت و وەزارەتی پەروەردەیە ئەو ئاینە بە تەواوەتی بگەێنێ بە خەڵک بەڵام بەداخەوە کە ئێمە مقارنەی پێشتر ئەەکەین ئێستا بە تایبەتی لە دوای 2023ەوە منهەجی پەروەردەی ئیسلامی ئێمە لەگەڵ ئەوەین گەشەی پێ بکرێت بەڵام نەک کورد بکرێتەوە و لە ناو بچێت و لا بدرێ نەک کەسانێک بێت لە وەزارەتی پەروەردە کە خۆی بەڕاستی لە ڕووی پەروەردەوە پەروەردەیەکی سەقەتە لە ڕووی بیر و بۆچوون و سایکۆلۆجیەکی تری هەیە منهەجێکی تری هەیە ببێتە دەمسپی لە 195 مسلمانانی کوردستان ئەمە بەڕاستی کارەساتە ئێمە لەوەوە سەرچاواڵەگرێ حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە دەبێت قەناعەتێکی تەواو بکەن کە پەروەردەی ئیسلامی و پەروەردە بەگشتی بۆ کۆمەلگا زۆر زەرورە چونکە پەروەردە بەربڕی پشتی هەموو کۆمەلگایەکی پێشکەوتووە یابانێک کە ئێستا پەروەردەی قوتابیانی خۆی ئەکا ئەڵێ ئێمە ئەگەڕێینەوە سەر جیلی پەروەردەی 600 ساڵ پێش ئیستا 600 ساڵ پێشیسە چییە ڕێز لە بەرامبەرت چۆن ئەگری چۆن هاتچووەکەی چۆن لە قوتابخانە هەڵەسی چۆن لە کۆڵانە ڕۆی چۆن یعنی کۆمەڵێک بەهای جوانت پێشکەش ئەکا ئێمە بەداخەوە گاڵتەمان بەو شتانە دێ بگرە هەندێک بەرپرس هەیە ئەسڵەن هەر ئاگای لە پەروەردەی ئیسلامی نییە لەبەرەوەی کە ئێستا سەیری پەروەردە ئەەکەین لە کۆمەلگای ئێمەیە کۆمەڵی قەیران دروست بووە لە ناو کۆمەلگای کوردەواری بە تایبەتی لە قوتابخانەکان مەسلەی حەب خواردنە مەسلەی بەلا ڕێبردنە یعنی معقول نییە تەلەبەی سەرەتایی بێ قەزەی دڵداری و قەزەی حتا هەندێک کۆمەڵێک دیاردەی ناشرین و جگەرە خواردن و بێڕێزی بەرامبەر و ئەوەنەی خەریکی ئامێرە ئەلکترۆنیەکانە کە پەروەردەی ئیسلامی پێی ئەڵێ چۆن بەکارێنی بەڵام بەداخەوە دایان نەناوە کۆمەڵێک دیاردە ئێستا لە ناو قوتابخانەکان هەیە خۆکوشتن هەیە یعنی کۆمەڵێشت تەلەبایە لەسەرەوەی نمرەی خراپێنەوە خۆی کوشتووە ئەمە بەداتا لامانە بەداخەوە بۆیە ئێمە کە چەندین ساڵە ئێمە پرۆژە ئەدەینە وەزارەتی پەروەردە ئاگداری ئەەکەینەوە کە پەروەردەی ئیسلامی ڕەسەن بەڕاستی دانەمۆی کۆمەلگای پێشکەوتووە ناکرێت تۆ پەروەردەی ئیسلامی ئێستا هێناویانە یەک دوو کەسێک دەستکاری کردووە لە کۆمەڵێک ئاەت و فەرمودا کە باسی برایەتی و پێکە ژیان و باسی بەها بەرزەکانەکە خۆشەویستی خاکەکە خۆشەویستی دایکە باوکە مامۆستا ژینگەیە هەر هەموویەتی تایە لە هەمویان کردوتەوە کێشەکەمان ئەوەیە وەکو وتم ئەوانەی کە هەڵ ئەسن بەدانانی ئەم بابەتانە بەڕاستی بێ ئاگان لە قەزەی پەروەردە و لە قەزەی پەروەردەی ئیسلامی و بانگراودێکی ئیسلامیشی نییە ئیسلامی بە معنای حزبیەکە ناڵێم بە معنای منهەج و سیستەم و پرۆگرام بە معنای ئەوەی ئێمە دەرز لە دەوروبەری خۆمان وەرگین بە معنای ئەوەی کە ئیسرائیل لە ڕەوزەوە و لە سەرەتاییەوە هەتا کۆلیجیش پەروەردەکەی خۆیان ئەخوێنرێت کە ئەو تەوراتە دەستکراوەی کە دەستکاری کراوە ئەی خوێنێت و بەهاکان ئەکرێت ئێمە بە وەزارەت ئەڵێن یان بە وەزیر ئەڵێن بڕوات بێ من خۆم لە پێش 2 ساڵێک سەردانێکی مالیزیامان کرد لە مؤتەمەرێک بەشداریمان کرد لە مؤتەمەرەکان چۆینە زانکۆی ئیسلامی جیهانی گەورەترین زانکۆیە لە جیهانی ئیسلامیە ئەتوانم بڵێم بە
دەیان هزار قوتابی تایە بە هەموو بیر و بۆچوونەکان هەتا تایە بیر و باوەڕی تەواو نییە لەبەرەوەی زانستی و تۆپ بوو هەموو شتێکی تایە یعنی باسی ئەوەمان کرد لەگەڵ مامۆسایەکی زانکۆ بوو 17 ساڵە لەوێ کورد بوو وتمان کێشەکان چۆنە وتی هیچ کێشەیەک نییە لە نێوان قوتابیەکانە وتمان ئەی پەروەردەکردەکان چۆنە وتی ئێمە لە هەموو بەشەکانە دەرسێکمان هەیە علم الأخلاق المهني زانستی ڕەوشتی پیشەکە دکتۆرە عیلمەکە ئەخوێنێ دەبێت لەگەڵی ڕەوشیش بخوێنێ خیانەت لە نەخۆش نەکە ویژدانی هەبێ کۆمەڵێک بەهای جوان کە لە پەروەردەی ئیسلامیەوە دایان ناوە ئەڵێ گشتی ئەی خوێنێ ئەڵێ هەتا ئێستا کێشەمان نییە باشترین نمونەیە بۆ پەروەردەی ئیسلامی هەبێ ئێمە پێویستمان بە یاسا هەبێ کە مدیرێک لە قوتابخانەیەک بۆ خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتایی یاخۆت ناوەندی و ئامادەی دەبێت دەیان یاسادا بنێ بۆی کە تەلەبەخی ژێڕایەڵی بێت نەوەڵە ئەگە پەروەردەی ئیسلامی هەبێت ئەو قوتابی خۆی ڕێی خۆیەگرێت ئەگە پەروەردەیەکی ئیسلامی بە عەمەلی نەک بڵێن پاک و خاوێنی لە ئیمانە مامەسا بڵێ پاک و خاوێن بەڵام خۆی بە عەمەلی کلێنسەکە فڕێ بدە دەبێ مامەسا لە بەر چاوی قوتابیان ئیشەکان بکە لە یەکی سەرەتاییەوە کە لە پەروەردەی ئیسلامی باسی دەژنێژ و ئانە ئەکرێت من بەبیرم دێ لە هەفتاکان مامەسا ریزی پێمانێگرت بۆ ڕیەک هەبوو لە کەرکووک لە قوتابخانەکە یەک مامەسا لە پێشمان دەژنێژی هەڵەگرت مەسەلەن بە عەمەلی یان کە شتێک ئەکەوت ئەمان برد بۆ ئیدارە ڕێزی لێمانەنا چونکە خوێندومانە دەستپاچی و ئەگە شتێکت دۆزیەوە بیگەێنەوە خاوەنەکەی خۆی چکە مولکی تۆ نییە حقت نەبوو دووبەرەکی نەبوو هەموو لایەنەکان کورد و عەرەب و تورکمان هەموو پێکەوە ئەژیا ئەمە پەروەردەی ئیسلامی وات پێویست بە هیچ ڕێنماییەک ناکات ڕێنمایی بۆیە بەڕاستی کەم و کورتی پەروەردەی ئیسلامی لە خوێندنە کە ئێمە لە وەزارەتی پەروەردەیە 7000 قوتابخانەمان هەیە 1300 مامۆستای دەرچووی زانستە ئیسلامیەکان هەیە ئەی 5000 و ئەوەنەی ترکوا 6000 سیرەکەی پەروەردەی ئیسلامی هۆکاری ئێهمالکردن یەک وەزارەتی پەروەردە دووجار وایە بەڕێوەبەری قوتابخانەکە بیر و بۆچوونێکی هەیە سیرەکەی مامۆستایەکدا ئەنا ئەسڵەن اختصاسی ئەو بابەتە نییە کە کێشەکانی پەروەردەی ئیسلامی ئەمەیە یەک لە منهەجێک کورد کراوەتەوە بەڕاستی سیرەکەی هەر بابەتی کۆمەڵایەتیە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی دایان ناوە ئەمە پێویستی بە گۆڕانکاریەک و بە چاوخشاندێکی تەواو هەیە تۆ فەرمودەتەوێ ئاەتەوێ حەدیثەوێ بەها جوانەکانی دەبێت تێ بکەی ڕێزی ژینگە ڕێزی باوک ئەوانەی باسمان کرد خاک نیشتیمان خۆشەویستی کە ئەمانە بەداخەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەم بەها جوان و ناوە جوانانە ناشرین کراوە کاڵێن ڕازگۆ بە ئەوان ڕازگۆنین کاڵێن دەستپاک بە ئەوان دەستپاک نین قوتابی سیر ئەکات هەستەگرێت لە تەلەڤیزیۆنەکە لایەنی سیاسیەکانمان لایەنی ڕاگەیاندنەکانمان فرتوفێڵێکی زۆری تایە کە تۆ لە حەدیث و ئاەتەکان قوتابی پەروەردە ئەەکەی کە سەیری ئەوە ئەکا لەگەڵ واقعنیە ئەمە زۆر خەتەرە یان ئەو مامۆستایی کە دەرسەکان دێتەوە اختصاسی نییە بڕواتان بێجاروا هەبوو مامۆستای مەسیحی دەرسی داوەتەوە بە بەڵگە هەمە لە سنووری گوندەکانی لای مەخمور مامۆسایە باسی کەوتی دوای زانیمان مەسیحیە وتی وڵای من مەسیحیم وتیان پڕی کەرەوە لەلایەن ئیدارەوە ئەوە بەڕێوەبەر بەرپرسە یان جاروا هەیە مەسەلەن لە منهەجەکەیە یان وا هەیە مەسەلەی پسپۆر ئێستا حکوومەتی بەغا سەرپەرشتیاری پەروەردەی ئیسلامی هەیە بەدەیان لەو کەرکووکە مامۆسای پەروەردەی ئیسلامی نەبێت دەرچووی زانستە ئیسلامیەکان نەبێت پەروەردەی ئیسلامی نادرێتە دەستی منهەجێکی تەواوی هەیە تەجوید ئاەت حەدیث کۆمەڵێک شت کەواتە ئەمانە خۆی هەمووی کۆ ئەکرێتەوە لەوەی کە وەزارەتی پەروەردە و بەشی پرۆگرامەکان بەرپرسن لەمەیە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی ورە زۆر کاتمانەوە لەوانی بابەتەکە زۆر بخوازێ بەڵام لەبەر نەبوونی دەرفەتی کات داوای لێبوور نەکەین سپاس کامیوانی بەرنامەکە مابووین سپاسی ئەوە شەکەم بە هیوایەوەی کە وەزارەتی پەروەردە چاوخشاندنێک بکاتەوە بە تایبەتی کە پارەکە ویستی کتابێکدا بنا بە ناوی بابەتی ئاینناسی کە پەروەردەی ئیسلامی لادا بنا لەلایەن کۆمەڵێک کەسانێکی مولحیدەوە بەڵام بەهۆی فشاری یەکێتی مامۆسایان و زانایان و کەسایەتی وەزیری پەروەردە بە دەستخۆشیەوە ئەو بابەتەی ڕاگرت و هەڵوەشایەوە کە ئەمەش بەڕاستی خەتەرێکی ترسناکە لەسەر پرۆسەی پەروەردە و پەروەردەی ئیسلامی. سپاس مامۆستایان.
بەڵێ بینەرانی عزیز بارمەتی هاوکارانمان بەرنامەی ئەمڕۆژمان پێشکەشکردن بۆی هیوای کە سەرجەم بڕگەوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی و یازیز بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.